من ڕێبینیار ئەحمەدم بە یارمەتی هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆتان پێشکەش دەکەم. من ئەمڕۆ زۆر دڵخۆشم کۆمەڵێک تەوەرم هەیە، ئەو تەوەرانەی کە ئێمە چاومان لەوەیە هەرێمی کوردستان چۆن پێش بخەین، چۆن هەنگاوەکانی بەرەوجیهانی بوون و ئەو هەنگاوە گرنگانەی کە لە جیهاندا دەنرێن لێرەش لە هەرێمی کوردستان بە هەمان هەنگاو بڕۆین. سێ تەوەرم هەیە، هەرێک لە تەوەرەکان پاس لە بابەتێکەکەین کە هەنگاوی زۆر گرنگ بڕاوە لە هەرێمی کوردستان، هەنگاوەکان مای دڵخۆشین. زۆر لەسەر تەوەرەکان ناڕۆم بۆی مەجای میوانەکان بەم قسە لەسەر بابەتەکان بکەن. تەوەری یەکەمم لەسەر شاخڕەوی دەبێت. ئێستا لە شاخڕەوی لە هەرێمی کوردستان هەنگاوی گەورەندراوە لە بوارە زانستیەکەی چی بکرێت بۆ ئەوەی کە بتوانن بە شێوە زانستیەکەی بیکەن و تەنانەت چارەسەری نەخۆشیشی پێ بکرێت. تەوەری دووەم لەسەر ئەکادیمیەکانی تۆپی پێ دەبێت. ئێمە یاریزانی زۆر باشمان هەیە لە هەرێمی کوردستان، بەڵام تاوەکو ئێستا یاریزانانە نەتوانراوە بن بە ئەستێرەیەکی جیهانی، چونکە کۆمەڵی گرفتی دیکەمان هەبووە، تەنها لێهاتووی ورچی و بەهرەمەندیەکەی گرنگ نەبووە، بەڵکو شێوازی پەروەردەکردنەکەی سیستەمی خۆراکی کۆمەڵێک بابەت هەیە لە یاریزانێکی پرۆفیشناڵ ئەبێت بە هەمان شێوە لەم یاریزانانەی خۆمانە ڕەچاو بکرێت. ئێستا ئاکادیمیایەکی تۆپی پێ لە ناو شاری سلێمانی ئەو هەنگاوانشی دەست پێ کردووە لە پاڵ پەرەپێدانی بەهرە و تواناکانی ئەو یاریزانانە و هەنگاوی دەست پێ کردووە. لە تەوەری سێمیش ماڵی تەندروستی دروست بووە. ماڵی تەندروستی بەبێ بەرامبەر شار بە شار و شارۆچکە بە شارۆچکەی هەرێمی کوردستان دەگەڕێن، ڕێنمایی تەندروستی دەدەن بە هاوڵاتیان، بە هۆڵەکانی لەشجوانی بەڕاهێنەرە وەرشیەکان، پێیان دەڵێن ئەمە شێوازە دروستەکەی تەندروستی وەرزشە، شێوازە دروستەکەی ڕێجیمکردن ئەوەی کە لای هەندێک کەس باوە و هەندێک هەڵە دەکەن، ئەمان دەچن ماڵ بە ماڵ و شار بە شار و شارۆچکە بە شارۆچکە دەگەڕێن، دەڵێ ئەمە بابەتە دروستەکەیە. ئەم هەنگاوانە منیان زۆر دڵخۆش کرد. قسە لەسەر تەوەرەکان دەکەین بۆ ئەوەی هەنگاوی زانستی بنین، بۆ ئەوەی کوردستانەکەمان زیاتر پێش بخەین. یەکەم تەوەرمان لەسەر بابەتی شاخڕەوی دەبێت کە ژمارەیەکی زۆر گروپ ئێستا لە هەرێمی کوردستان هەن. تەنها لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و هەردوو ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین و شاری کۆیەش نزیکەی سێ گروپی شاخڕەوی هەیە کە ئەم گروپانە ژمارەیەکی زۆر لە ئەندامیان هەیە. قسە لەسەر و بابەتەکەین و قسە لەسەر چارەسەریەکانی شاخڕەوی دەکەین لەگەڵ هەریەکێک لە میوانەکانم کە ئەمڕۆ دوو میوانن کە باس لە شاخڕەوی بە شێوەیەکی گشتی دەکەین و هەروەها چالاکی ڕۆژی 11 کە ڕۆژی شاخە. بە میوانداری هەریەکە لە بەڕێزان هاژە حەسەن سەرۆکی یەکێتی شاخەوانی کوردستان و بەڕێز مامۆستا فەرەح موراد سەلیمی ڕایەنەری شاخەوانی. ڕۆژتان باش و بەخێر بێت. مامۆستا فەرەح دواتر باسی یەکەم هەندێک لە پڕوانهامەکان و هەندێک لەو ئەکادیمیایی شاخڕەوی سەرەتا لە هاژەخانەوە دەست پێکەم. هاژەخان ڕۆژتان باش و بەخێر بێت. زۆر سپاس. ئەم بابەتانەی کە باسمان کردن ئێستا خەڵکێکی زۆر وازام ڕووی لە مەسەلەی شاخڕەوی و ئەم وەرزشە گرنگە کردووە. ژمارەکەمان زۆرە لە هەرێمی کوردستانە و بابەتانەی کە دەکرێت و قسەیەک لەسەر چالاکی ڕۆژی 11 بکەم زان بەنیازن چی بکەن. دەستە خۆش بێ زۆر سپاس وان بەیانی باش لە هەموو کوردستان بە تایبەتی شاخەوانەکانمان. طبعا وەرزشی شاخەوانی بەنسبەت کوردستانی خۆمان لە ساڵی 2009 کە ئەو ساڵە بوو فەرەخان هاتە ناو شاری سلێمانی ئەم وەرزشە پەرەی پێداوە و بەرەو زۆر پێشەوە ڕۆشتووە. طبعا گروپەکانمان ئەوەی کە بڵێن کۆمەڵی ڕێکخرا و دەستە و سنتەریش هەیە کە هەر بابەتی شاخەوانی بکەن، بەس ئەو گروپانێک کە سەر بە یەکێتی شاخەوانی کوردستانن 39 گروپمان هەیە، عددیان زۆر بەرەو پێشەوە ڕێ، لەوە ئەچێ هەر گروپێک 200 بۆ 300 کەس ئەندامی هەبێت. ئەمە هەنە بەڕاستی خۆ دەزانی سروشتی کوردستانی خۆمان شاخانی شاخە هەمووی شاخە، چواردەوری شارەکەمان شاخە. گوناحە ئێمە ئەم شاخانە نەناسێنین، یعنی ئێمە خۆدی خۆم من یەکێکم لەوانە بەڕاستی کۆمەڵە شوێن بوو لەم شاخانەی خۆمان نەمەزانی لەکوێیە، نەمەزانی ئەشکەوتەکانیان چییە. لەخوا بەزیاوێ ئێستا بەنسبەت شاخەوانی لە شاری سلێمانیە لە کوردستانە زۆر باشە. ئێمە هەفتانە گەشتەکانمان هەیە، ڕۆژانی هەینیە، لەبەرەوەی خۆتەزانی زۆربەی ئەندامەکانمان فەرمانبەرن لە زستانیشە. ئێمە وەرزی ینی وەرزی زستان خۆشترین وەرزە بەنسبەت شاخەوانی بۆ ئێمە. ئەبەد تۆ چونکە کە ئەڕۆیت کەسەرەکەی بۆ شاخەیە هەموو گیان عرەقە کاتەوە تاقەیەکت ئەیاتی ئەبەد ئەوەی لە زستانە ئەکرێ لە هاوینی لە بەهارە ناکرێ، ئەوە نەخۆش. ڕۆژی 11 طبعا لە ساڵی 2002 نەتەوەیە گرتوەکان قەراریانە کە ڕۆژێک بکرێ بە ڕۆژی جیهانی
فستیڤالی شاق ئەویش لەبەر ئەوەی لە سەیا 22 دانیشتوانی زەوی لە شوێنە بەرزایەکانەژین ئێمە فستیڤالێکی ئێمە ساڵانەش پار لە شاری سلێمانی کردمان ئەم ساڵ لەبەر ئەوەی ئێمە ناوەندمان هەیە لە گەرمیان هەمانە لە هەڵەبجە هەمانە شاءڵە بەتەمەن لە ڕاپەڕێنیش عینەشت ناوەندی شاخەوانی بکەینەوە ئەم ساڵ قەرارمانە لە هەڵەبجە بیکەینەوە یا دەکە بەتەمەن ئیشەڵڵا فستیڤالەکە هەموو گروپەکان لە هەولێر یعنی لە هەموو مەحافەزەکان ئێمە بانگێژیانەکەین و حەزەکەین جەنابشتان ئیشەڵڵا بێن بەشدار بن لەگەڵمانە ئەچین بۆ شاخێک لە شاخەکانی کە زۆر جوان و کە زۆر ئازیزە لای ئێمە شاخی باڵام بۆ ئەم شاخە لە شاری هەڵەبجەیە لەو چالاکی کە بڵێن لە 11 ئێمە ئەیکەین کۆمەڵە چالاکی کەشی تایە لەبەر ئەوەی وەرزشی شاخەوانی هەر ئەوە نییە شاخوان و شاخڕەوی و بڵێن بەردەوانی و ئیشی فەنی کۆمەڵی وەرزشی کەشی لەگەڵ یەکێک لەوانە پاسکی سواریمان هەیە شاخەوانی بەلەگرایدەکانمانیەوەی کە بڵێن چۆن خۆڵان پەرەشوت ئەوانش لەوێ ئیشاءڵڵا بەتەماین هەموو جێبەجێ بکەین ئەنی تەجەموعێکی گەورە بێت ئیشاءڵڵا تەجەموعێکی گەورە بێت دەچمە لای مامۆستا فەرەح موراد سەلیمی لە خۆی چەند ساڵێکە خەریکی ئەم یاریەوە 47 بڕوانامەی هەیە بڕوانامەی شاخەوانی لە لیژنەی ئۆڵمپی وڵاتی ئێرانەوە هەیە ناوێتی و بابەتێکی زۆر گرنگی هەیە ینی جگەلەوەی کە بە شێوازێکی زانستی خۆی پسپۆڕێکی گەورەی لەو بابەتە هەیەوە زۆربەی شاخەکانی جیهان گەڕاوە لە هەمان کاتیش ئێستا بابەتێکی تازە هێناوەتە ناو هەرێمی کوردستان چارەسەرکردنی نەخۆشی لە ڕێگەی شاخڕەوی و ئێرۆبیکسەوە مامۆستا ڕۆژ باش بەخێر بێن خۆشبی ڕۆژتان باش مەمنون سپاسان لێکم کە داوەتان کرد لە ئێمە زەحمەتان کێشا یەک دنیا مەمنون بەرنامەیەک تقریبان من 2011 بە سوورەت پرۆژە داما خەستەخانەی هیوا چۆن بەشێ لە دەرسەکان کە خوێندکمە پزیشکی وەرزشیە بەشێکیشی پزیشکی کێرسانە ئەم دوو بەشە چۆن خۆم فرە ئەلاقەم بوو ئیزافەم کرد بە باقی ڕشتە وەرزشیەکان تر کێ خوێندوم وەڵێ منتەها ینی بێ نهایەت من نەتیجەم گرگە لەم بەرنامە بەجێگەوە ئەم نەخۆشگەرمانە بیشتری بین ئێمە دەرمانیان بۆ دابنین سری ئەوەڵی بین پیشگیریان بۆ دابنین یعنی مردم وادارکەین واخان وەرزشکەن لە ڕۆژە کە ئێمە 24 سعات دریاگە بە ئێمە لەم 24 ساعتە نیم ساعتی اختصاص بین بە وەرزش ئەگەر بێت و ئێمە نیم ساعت لە ڕۆژانێ خۆمان اختصاصی بین بە وەرزش من مطمئنم بە دڵنیایی و پێتانێژم کە هیچ کەسێک دوچار هیچ نەخۆشینێک ناوێت مەخصوسن نەخۆشینەکان کە ئێژن پێ درێژخایان یا سەرەتان بعد ئیتر ئیسا گەرگەینە مەرحەلەی کە ئیتر ئێژین شخصەکە توش بووگە ئەگەر توش بووە ئێمە زووتر بە فەریادی بگەین تین لە تەرەقەی وەرزشکەر هەوازیەوە ئێرۆبیک سێب یا وەرزشکەر شاخڕەوی ئارام ئارام پێ ئەنجام بدرگین کە ئەو بافتگەرە کە لە خۆمانە بە وجود تە ئێکاتە ئەم سەرەتانە بافتەکان زعیفە فرە بە ڕاحەت بە ئۆکسیژن لە بێنەچێت چ ڕاهێنانێکیان پێویست وەرزشکەر هەوازیە نوعی وەرزشکەر هەوازیە ئەدرگێ پێی کە ئۆکسیژن خوێنی زیاکە ئەنی بابەتەکان ئەوەیە کە ئەبێت شاخڕەوی بکەن هەموو هەفتەیەک یا مانگانەیە یا چەند کاتی پێویستە بۆ بابەتە لەوانێ ببوورە هەندێکیان بێهێزە بنەوە کاتانی کە چارەسەرەکان وەرەگرن ئەمە چۆن چارەسەرەکەن ئەمە یەکێ لە دەرسەکان کە دریاگە بە ئێمە ئەو کەسێکە کیمیایی وەرەگرێ حتا دروست لەو دێخە کیمیایی وەرەگرێ ئەشە بێتە خوار و فۆری پاسکیری بۆ دابنن دروستە بێهێزە وەڵا ئەشە حرەکەتی بێپێ حرەکەتی بێ حتا ئەو سەمەکی ئەدرگێ پێ دروستە بەشێ لە شیشای دەرمان بکەوەڵێ بەشێتر لە بێنەوە پس ئەشێ دوارە لە تەرەخی ئەو ئۆکسیژنە ئەو بەشەکێ خەریکە لە بێ نەچێت کە سلامەتیش بوو بە دوارە ئێمە تەرمی میکەینەوە باش ئەوازی مەبەستت ئەوەیە کە ئامێر بەکار نایەنن لە ناو هەوایە ڕاهێنانەکانیان دەکەن وەرزش هەوازی وەرزشێکە لە دوودێخۆ دەست پێکات تا 1 ساعت تۆ توانی ئۆکسیژن خوێنی زیاکەی بانی ئەبە لە سروشتێکی کراوەیە بێت فەرقی ناکە ئەتوانی لە سنتەرە ئەپێ ئەنجامی بێ ئەتوانی بێتە ناو تەبیعەت زۆر بە ئەمە مامۆستا بابەتێسم پرۆگرامە چەسپێنراوە لە نەخۆشخانەی هیوە بەڵێ من ساڵ 2011 ئەم پرۆژەمە تەقدیم وەزیر بەهداشت سەحەی ئێرە کرد و ئەویش موافقەتی کرد بەڵێ وەزیری تەندروستی ئەویش موافقەتی کرد دای بە مەسئولەکان بعد من لێنا ئیشم کرد یعنی بە سوورەت گرێ بەس قەرارداد شاهدەکانی بردامنیە و من لەگەڵ نەخۆشەکانە کارم کرد ئێمە 120 نەفەر نەخۆش کێ چارەسەرکریە وڵێ تقریبان ئایسە ببوونی موقعیت و شەرایەت بعد داعش تقریبا کەمەوە بووەوە بە خاطرەوە خەستەخانە نەتوانی تامینی بکە 120 نەخۆشت چارەسەر کردووە لەو بابەتە شێرپەنجان جاریکە بۆ دیکە بۆ نەگەڕاوەتەوە نەخێر کەسی وەرزشەکە ئێدامە بعد ناگەڕێتەوە باش ئێستا
جگە لەوانەیانی هیچ پرۆگرامەکەت ڕاوەستاوە ئێستا لە خۆشخانەی وە؟ ئەیسە سریکیان خۆیان تێن سریکیشیان تحتێ پوششن یانێ ئەسان تقریبان چەند نەفەرێکیان من خۆم هەزینەیانەکەم ئەنی ئێستا پرۆگرامەکە حکوومەت ناکرێت نەخێت ناکرێت لەبەر نەبوونی بوجەوە بابەتانە. باشە سەرکەوتوو بن یەکێک لە بابەتە گرنگەکانە مامەسا خەڵکی سنەی ڕۆژەڵاتی کوردستانە بۆیە زمانەکە باشەڵانێکێکە لە بابەتە سنجڕا کێشەکە کە هەمیشە من یەکێکم لە مانجیوەکانی زمانەکەتان زۆر سپاس مامەسا دەگەڕێمە بۆ لات لەسەر بابەتی ئەکادیمیەن و زانستیان کە ئەم شاخڕەویانە دەکرێت لە هەرێمی کوردستان چەند زانستین کە بەڕێستان خاوەنی کۆمەڵێک بڕوانامن مامەساژە باسی لە گرنگیدان بە شاخڕەوی لە ناو هەرێمی کوردستان ئێستا گرنگی پێدەدرێت ئەم هۆشیارە هاتووەتە ناو هاوڵاتیانمان کە شاخڕەوی چەند گرنگە بۆ تەندروستی مرۆڤ؟ والله بنسبة كردستان خۆمان ئێستا شکر زۆر باشە تۆ هەر ڕۆژانی هەینی ئەوستا ئێمە شاقێکی جوانمان هەیە لە ناو شاری سلێمانی شاقی گۆیژە بڕوا بکە ئەو ساڵێن لە 2010 ئەوانە هەر زۆر عەدەدی کەم سەرکەوتن بۆ شاقی معنی ئەو شاخی ئەو بەرزە نییە بەس ئێستا لەبەر ئەوەی بڵێن چۆن ئیتیحادەکەمان هەیە کۆمەڵی ڕێکخراومان هەیە کە گرنگی زۆر ئەیان بە شاخەوانی یا دەستە و سنتەرەکانمان هەیە ئێستا بەنسبەت ئێرۆ لەخوا بەزیابێ شاخڕەوی و شاخەوانی زۆر بەرەو پێشەوە ئەڕوات. ئەو جگە لەو گروپانەی کە سەر ئێوە سەرپەرشتیانەکەن خەڵکی شێوە بزانم خۆی بە کۆمەڵێک گروپن خەڵک خۆیان دروستیان کردووە. بەڵێ ئێستا مەسەن کۆمەڵێک لە پزیشکەکانمان هەیە خۆیان گروپی خۆیان هەیە ڕۆژانی هەینی بەرەو شاخەکانە ڕۆن کۆمەڵێ بەڕاستی ئێستا ئێمە یەک دوو ژنمان هەیە هە لە لای فەرەخانن کە تەمەنیان سەر و 80 ساڵە بەردەوام ئەوان لە گۆیژە ئەڕۆن شاخ بۆ خۆیان سەرەکەن بۆ شاخەیە یعنی ئێستا گوێنایەنە تەمەن يعني لا وەکو ئەڵم ئێمە مناڵمان هەیە مەسە من کچەکەی من تەمەنی 11 ساڵ بوو حەزی لێ بووە خەریک بووە یعنی ئێستا زۆر بەرەو پێشەوە ئەڕوات چۆتە هەموو چین و توێژەکان لەناو هەموو چین توێژەکانە ئێستاش لەخوا بەزاوی شاخڕەوی شاخەوانی هەیە ئەو گروپانەی کە بۆن لە سنتەرەکانن یا ئەوەی کە سنتەرەکانی ڕەشاقە بۆن و نەباسیەکەیان هۆڵێکی وەرزشیە ئەمانە سەر بە ئێوەن ینی هەر بابەتەکە پێکەوە ڕەبتان هەیە یان نا ئەتوانن ئەوان بۆ خۆیان پێکەوە بکەمە بستم ڕێخستی بابەتەکەی و شێوازە زانستیەکەیەتی ئەزانی چۆن کاکەڕێبێن طبعا ئەوەی شاخەوانی و شاخڕەوی بکە ئێمە خولمان هەیە ئەوەی خولی بدایەتی ئیش کە بڵێ تۆ بتێ گروپێ دروستکەی ئەبێ خولی سەرەتایی شاخەوانی ببینین لەبەر ئەوەی کۆمەڵێ ڕێنمایی تایە ئەو خولە ئەبێ تۆ لەسەر ئەو ڕێنمایە ئەو گروپە دروستکەیت ینی ڕێگەنیان بە هۆڵەکانی وەشی و سنتەرە وەشیەکان بەبێ ئەوەی کە نا ئەبێ خولی سەرەتایی شاخەوانی ببینن لەبەر ئەوەی ئەو خولە کۆمەڵی ڕێنماییتە کە بۆ خۆشی و بۆ گروپەکەشی و بۆ ئەندامەکانیشی زۆر گرنگە بێبزانێ چونکە تۆ هەر ئەوە نیە ئەم شاقی تۆ بڕۆی سەرکەی تۆ مەسەن هەمانە نەخۆشە نەخۆشی دڵی هەیە تۆ لەگەڵ خۆتەکە نەزانانی ئەو کەسە نەخۆش بێ بیبێ بۆ شەخە لەوەچە عەزیزی بکە چونکە ئەو ڕێنمایانە ئەبێ هەموو گروپێکی سەرۆ گروپ و دەستەی گروپەکە ئەو خولی سەرەتایی شاخەوانی ببینێت بابەتی سەلامەتی ئەمانەشتان ڕەچاو کردووە بەڵێ ئەی چۆن چونکە خولی تەندروستیشمانەیە عینەشت بۆ ئەم گروپانی کە بڵین هەتا ئێستا کە بەرە سەر بە ئەتیحادەکەن کۆمەڵی خولی تەندروستیان بینیوە مەوسم هۆکارەکانی خۆپارێزیە کە بەکاری بێنن کاچی بۆ شاخ بە تایبەتی لە مۆرزی زستان و سەرما ئەومانەیە لەوانەیە هەندێک پێداویستی زیاترت بوێ ئەمانەت هەمووی ئەو کۆڵانەمان هەمووی باری ئەو شتانی کە ئایدی بە تەندروستی ئەبێ هەموویمان پێەیە هەموو لە ناو کۆڵەکانمانە هەیە دەستخۆش مامۆستا فەرام وەکەوەی کە هاژەخان باسی کرد ینی لە هەرێمی کوردستان کۆمەڵی گروپی زۆر دروست بوون ئەمانە بە شێوەی ئەکادیمین بە شێوەی زانستی شاخڕەوی دەکرێت لە ناو هەرێمی کوردستاندا ئێستا تقریبا ناجین 100% یا 80% ولی 20% الان چون دوره سەرەتاییان دیگە زۆر باشە بالاخره بەرنامەی کە گەریکیانە بڕن ئەلفباکەیە زانن هەروەکی ئەلفبا زانن یەک عاڵەمە پیشگیریەکە لە سەدەمات کە ئەمانە سەدەمە نەبینن لە شاخە زۆر باشە ئیشەڵا لە ئایندەیە بەرنامەگەر ئاموزش زیاتر دانرگێ بعد بیشتر مردم وەختی هەرچی مراجعەکەن بە بەشی ئاموزش خاستر ئەتوانن تەک شاخ و تەبیعەتا خۆیان هەماهەنگکەن زۆر مهمە ئاموزش لە مەرحلەی ئەوەڵا بۆ ئەو کەسکەرەوە حەزەکەن شاخەوانیکەن من لێریشە ببورن یعنی تەقازامە ئەوەڵین شتێکی ئەقدامێک گەریکیان بۆ شاخڕەوی ئەقدامکەن ئاموزشە وەختی ئاموزشیان کرد هەم خۆیان ئەپارێزن هەم ئەو کەسەوا لەگەڵ خۆیان ئەیوەن هەم بۆ گشتی سلامەتە بەخاترەوە بەرنامەگەر ئێمە ئەوەڵ مەجموعەی دروست کریاگە لە ئیمەنی
شاخەوانی خۆشە زۆر باشە بێحەد خۆشە یعنی زانکووە بەڕاستی زانکووە هەموو شتێ لێ فێرەبین وەڵێ منتەها ئیمنی قسەی ئەوڵەکە پس ئاموزش ببینن یعنی ئەو کەسکەرە کە علاقەمەندن بە شاخڕەوی واقعەن ئاموزش ببینن چۆن 18 مەرحەلەی هەست ئەو 18 مەرحەلەشە تێکەن وەختی تیان کرد ئەنجا بە ئاسانی ئەزانن کە ئەم بەرنامەگەرە چەندێ سەختە چەندێ ئاسانە چەندێ گرنگیە چەندێ گرنگی نییە ئەمانە زۆر مهمە ئێوە سەرپەرشتی ئەو گروپ و سنتەر و هۆڵانە ئەکەن کە ئەچن بۆ شاخڕەوی بۆی بە شێوازێکی زانستی بێت ئایسە فعلەنە بەڵێ ئەگەر لە ئایندە بەرنمێک دابنرگێ بە ئەنوانی پرۆژە کە ئەلعان سەرپەرست گروهەکان دانەدانە ئەوان خۆیان بین وەسڵکەن بە لژنێ ئۆلمپی ئێمە ئەتوانین بەرنامەڕیزی باشێ بۆیان ئەنجام بین کە کلێ هەژدە دەورەکە بە کامەڵی بیبینن ئەنجا ئەوانتوانن سەرپەرستی گروهەکانیشکەن وەگیان مردمیش نەکەوێتە خەتەر بەخاطرەوە هەر ئینسانی کە تێتە ناو هەر گروهەیە ئەمانەتێکە لای ئێمە و هەر نەفەرێکیش 20 نەفەر ساحێبیەز ئەم ئەمانەت و 20 نەفەر کە ساحێبیەز وەسە شتێ ئێمە هەر نەفرێ 20 نەفەر ئیتە حەساو کە تۆ 10 نەفەر بۆی زەردەر بیسیکە چەند نەفەرەکە گوێت ئێوە نەشاخ و ئەیتێرنەوە پس ئەشی ئێمە ئەمانەت بەرداربین مەسئولێتی هەست تەمەناکەم بیشتر لە ارتباتێک بەرنامە ئاموزشە ئەمانە دەسوپەنجە نەرمکەن ئەو پرۆگرامی کە ئێوە لەسەری دەڕۆن پرۆگرامێکی جیهانیە جهانیە بەخاطرەوە ئەگەر زمانێ من دەورەم دیگە ئەگەر زمانی ئەم شاهدەگەرمە کە متەنەوەە ئەنوا و ئەخسامانز ئەمانە کە گشتی شاهدەکان گیریاگە هیچ فەرقە ناکات چۆن ئێمە وەسڵین بە سازمان جهانی این شاخەوانی گروپەکانی شاخڕەویمان ئێستا بزانم هەندێک گەشتیشتان هەبوو بە تایبەتی لە ماوەی ڕابردووە بۆ کۆماری ئیسلامی ئێران بۆ تورکیا هەر بەردەوام من ئەم گەشتانە ئەم گەشتە بەردەوام بوو تا ئەم کۆرۆنا بە وجود هات ئیتر ئیشەڵا ئەم کۆرۆنا کە نەمێنێ ئێمە دوارە بەرنامەکانمان لەسەرۆگرینە بۆ چ کوێ ڕۆشتون گروپەکان ئێمە گروپەکان ئەکسەریەتیان چوونە دەماوەند کە بەرزترین قولەس لە ئێرانە 5665 ارتفاعی است بە سڵامەت گشتیان چوون و هاتنەوە بە چەندین دەورە ئەمان شرکەتیان کردگە لەم بەرنامەگەرز جیان لەوە بەرنامەی تۆچاڵ چووگەن ئەلڤەن چووگەن بەرنامەی سەبەلان چووگەن هەتا خانمەکان یعنی واقعان جێگەی شانازیە کە ئەم خانمگەرەتانیان ئەم بەرنامەگەرە سعودکەن ئەگەرەبۆدات ئەگەر کاتما بێ قسەیەک لەسەر ڕۆژەڵاتی کوردستانیش بکەیم زانین لەوێ شاخڕەوی چۆنە بۆ حکومێکە بەڕێستان خەڵکی ئەوێن حاجەخانەوە یانیەکێتی شاخەوانیتان هەیە ئەوەی کە مامۆساژ باسی کرد کە ئەمانە ئەم کەسانە کە دێن بۆ شاخەوانی و شاخڕەوی ینی ئامانەتی دەستی ئەم مامۆستایاندن ئێوە بۆ بابەتەکەتان ڕێخستن خستوێتەوە کە هەموو گروپەکان لەژێر سەرپەرشتی ئەوە بن بە شێوەیەکی زانستی شاخڕەویەکەیان بکەن لە جێگەی ئەوەی کە بۆ نمونە ئەگەر خوا نەکردە سوود بگەن بە هاوڵاتیان نەبێتە زیان بۆیان کاکە ڕێبێن ئێمە لێرە خۆ دەزانی ئێمە شارەکەمان لە قەیرانایە ئەم خولانی کە مامۆستاڵێ زۆر گرنگە کە هەژدە خول هەیە کە زۆر گرنگە بە هەموو سەر گروپێک یا هەموو ئەندامێک ئەم خولانە ببینێ بەس لەبەر ئەوەی باری دارایی ئەو کەسانەیە ئەو سەر گروپانە خۆ دەزانی وەزعەکە چۆنە بەڕاستی محاولەیەکی زۆرمان کردو هەوڵێکی زۆرمان ناوە بێ بەرامبەر بۆیان بکەنەوە ئێوە خولەکان ئێمە ئەو مامۆستایانە ئەبێ لە ڕۆژهەڵات لە ئێران و بیانهێنین بۆ ئێرە بۆ فەرخان ناتوانێت خۆی ئەو خولانە بڵێت فەرخان بە تەنیا ئەتوانێت چۆن ناتوانێت بە ئیجازەتان هەژدە ڕشتە بە یەک نەفەر ناکردگە ئەشێ تەخەسوسۆ بێ مەسان من لە مۆرد یەک ڕشتە ئەتام تەخەسوسم بێت 2 دانە 3 دانە ناتوانم لە مۆرد هەژدە دەورەکە تەخەسوسم بێت چۆن ئێمە هەر کامێکمان ئەڕی ناو تەخەسوس خۆمان يعني هەر مامۆستایەک و اختصاصی خۆی هەیە هاوکارتان نابێت مامۆستانە والله هیچ من لێرە طبعا تەنها جا قسەشم کردو گلیشم لێ کردوون ئەو ئەڵێ بەسەن ئەو لجنانەیە مەسەن لجنەی اتحادی تۆپی پێ ئەوانە هەر هەموو بجیان هەیە لە بەغا ئێمە هەتا ئێستا لەبەر ئەوەی بەغا اعتراف بەم وەرزشە ناکە کە شاخەوانی لە کوردستانە هەیە ئەڵێ لەبەر ئەوەی ئەوان من ئەزانم بیرەکەنەوە لەبەر ئەوەی لای خۆیان شاخ نییە ئەڵێ چۆن ئێوە ئەتوانن بەم شاخانە سەرکەون ئێمە هەتا ئێستا وەکو ڕسمی نەچونێتە سەر بەغا بۆی بجەیەکمان هەبێت ئەو بجێ ئەگەر بجەمان هەبێ ئێمە ئەتوانین حکوومەتی خۆمانمان نییە حکوومەتی خۆمان ئاخرنا هەموو اتحادەکانی وی لژنەی ئۆلمپی کوردستان لەسەر بەغایە بەس شاخەوانی ماوە باشانی بەستم ئەوەیە کە تۆ بۆ منە لە حاڵەتێکە ئەگەر ئەو بجت پێنەیە لیژنەی ئۆلمپی بۆ لە حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵ نایە بجت بۆ دابێت چەند جار پێمانوتون ئەڵە قەیران و پارە نییە ئەگینا ئەو خولانی کە ئێستا هەر لەم ماوەی ڕابردووە ببوورە لە هەفتەی ڕابردوو بوو وەبزانم
نادجال وەزیری بەشولاوانی عێراقی خۆی هات ینی سەردانی شوێن بە شوێنی کرد لە سلێمانی و لە هەڵەبجە و لەمانە خۆی مەدانیان ڕۆشت هەوڵێکی زۆرمان ناوە کاکەڕێوێن زۆر هەوڵ ینی چەندەها جار پێشەوە ڕعات حەمودی ئێمە چوین بۆ بەغا 12 خەبیرمان بینی هەموو چالاکیەکانمان بردووە ئەوان ئەڵەن هەتا ئێستا نەگەشتونەتە ئەو قەناعەتە کە ئەم وەرزشە ناخۆی خۆی هەر وەزشکار بوو یانە نادجار بەیانێک پێتان بوو تا فەرموو بابەیە کۆچین بۆ شاخڕی خۆ هەینی پێش و وازانم سەردانی پارێزگای هەڵەبجەشی کرد بەسە لە بەیانێکیتان بەردای بۆکێک لە شاخەکەم تەمتاکەەوە بابەتەکەی واللهی زۆر هەوڵمان ناوە لەگەڵیان تر ئێمەش دامان ناو خۆتە زانانی ئێستا حانە لەوێ هینەکەیان بڵین انتخابات و مەشغوڵی هین اتحادی خۆیانن کاک هەردە هەیە طبعا لێرە من سپاس و دەستخۆشی لێکەم نوێنەری لیژنەی ئۆڵمپی ئێرە زۆر یارمەتییان زۆر هەوڵیشیاوە لەگەڵمانە چەندەها جار گەشتی کردو بۆ بەغا بۆم ئیشە چەسپێنێ بۆ ئێمە شتەکەینکە پێمان ئەڵەن سەبرگرن ئێمە جارە سەبرگرن ئیشەکانی خۆمان لەسەر گیرفانی خۆیان گروپەکانی شاخڕەوی بکات سەبرێکی گەورەی ئێمەش انتظارێکی زۆر بە کورتی کاتم نەماوە ئەی لە ڕۆژەڵاتی کوردستان لەوێ چۆنە گرنگیدان بە بابەتی شاخڕەوی تا جێگەیەک من بزانم من کە ئایسە 32 ساڵە مامۆسای شاخم ئیتە فکری کەرەوە من 32 ساڵەمەوە بەر تەڵەبە بووگەم تا جێگەیەک من بزانم کە ئارشیوت کە تو ئاشام کردگە 100 ساڵ لەمەوە بەر ئێمە شاهدەی شاخەوانی ئەدریا 100 ساڵ لەمەوە بەر ئێستازام گروپی گەورە گەورەتان بەڵێ خانمان و پیاوانی شەمووی هیچ فەرقە ناکە یعنی هەر خانەوادەی کە ئێوە پائنن ناقل کەم دوو نەفەریان یا شاخەوانن یا مامۆسان زۆر باشانی بۆ بە کولتورێک هەموو ماڵێکتیایەتی وەداری لێرەش لە باشووری کوردستانەمە هەوڵ بگرێت بابەتەکە زۆر بووە ئێستا ئەوەی کە لە ڕۆژەڵاتی کوردستان بۆ لێرەش بکرێت زۆرمایی دڵخۆشیمان بێت دڵخۆشترین کە بەو شێوە زانستی و ئەکادیمیا ئەم بابەتانی شاخڕەویەکەن زۆر سپاسانەکەم هەرێکە لە بەڕێزان ئاژە حەسەن سەرۆکی یەکێتی شاخەوانی کوردستان و بەڕێز مامۆستا فەرەح موراد سەلیمی ڕایەنەری شاخەوانی سپاسانەکەم دەستان خۆش بێت یەکێک لە بڕگەکانی دیکەی بەرنامەکەمان وکوتم یانی ئەم بەیانە هەمووی بڕگەکانمان دڵخۆشکەرن لە یەکێک لە فەرمانگەکانی شاری کۆیە فەرمانگەکان وا ڕازاندوێتەوە کە وەکو شوێنێکی کولتوری و شوێنێکی مۆزەخانە بێت ینی ئەو کەسانەی کە سەردانیان دەکەن جگە لە بەڕێکردی مامەلەتەکانیان دەتوان وەکو مۆزەخانێک دیمەنی ئەو شوێنانەش بن هاوکارامان بڕکەیەکیان بۆ ئامادەکردین بە بینەری ئەوش بین. بیرۆکەی دروستکردنی ئەو نافۆرە و شەلال و باختە و جوانکردنی فەرمانگەکە لە 2014ەوە دەستمان پێ کردیە خۆمان و کارمەندەکان دەستکردی خۆمانەوە وەستانە هاتیە دروستی بکە ئەو ساڵیش لە قاتی دوو لە سەربان ئەو هۆدەمان دروست کرد لە شێوەی کەلەپور و وەبیرهێنانەوەی کەلوپەلە کۆنەکانی کە باو باپیرانمان بەکاریان هێناوە زۆربەی کەلوپەلەکان کە لێرە دامان نایە 100 ساڵی تێدایە 150 تێدایە 1000 و 2000یشی تێدایە بە گوێرەی وتەی ئەو هاوڵاتیەی بۆی هێناوین لێرەش ئێمە مایشمان کردووە. سەرەتا بە خێراتنی کەناڵی گەل و پێشمەرگە دەکەین بۆ فەرمانکەمان ئێمە و کارمەندانی و لە کارتی نیشتیمانی کۆیە بەڕێزبەڕێوەبەر و ئەفسەرەکانیش هیچ کاتێک دیاریکراوە نیە و پێوەری نییە بۆ جێبەجێکردنی کارەکان
ئێمە لە بەیانی کە سعات هەشت کارمەند دێتە دایرە هەتا هاوڵاتی مابی تا سعات دووبی سێبی هیچ کێشەی نییە کارەکانی هاوڵاتیان ڕای دەکەین. سەرڕای ئەوەی کە قەیرانی شە و موچەژ نیە و چەند مانگ جارێک موچەیەک گەردا بەش بکرێ، بەڵام ئەوە نەبووە ڕێگر لە بۆ خزمەتکردنی هاوڵاتیانی شارەکە و بلاخەس ئێمە شەفتی دووەممان هەیە کارت پێدانەوەی کارتەکان زۆر جار خۆی لە سعادێکەوە داوامان دەست پێ دەکات بۆ شەشی ئێوارە، بەڵام جاری وا هەیە هاوڵاتی لە ڕێگاوە دێ لە هەولێرەوە دێ لە سلێمانیەوە دێ لە ڕانیەوە دێ ئێمە زیاتر دەمێنینەوە و هەتا هاوڵاتەکە بەڕێ نەکەین ناڕۆینەوە، یعنی کات لای ئێمە پێوە نییە. ئەمە زۆر سپاسی بەڕێوەبەرەکەمان دەکەین لەبەرەوەی توانیمانە هەم ڕێزی خەڵک بگرین هەم هاوکاری خەرچی بکەین. وەڵای من وەک کارمەندێکی نوێ لێرە لە مێژنیمە هاتیمە ئێرە بەس وەک دەستخۆشیان لێ دەکەم. دایرەکەمان دایرێکی زۆر جوانە، هەتا برێ ڕێک و پێکە لە جوانکاری و لە ڕێز و لە هیچ شتێکی پێم وانە نەقسی هەبی لە هیچ لایەنەکەوە. هەتا بڵێ دایرەی خۆش و کراوەیە، جیاواز لە هەموو دایرەکان ئەفسەر و کارمەندەکان زۆر پێشوازێکی زۆر گەرم لە خەڵک دەکەن بەڕێز سوپاسەوە، یعنی وەک ئەوەیە ماڵی خۆتە کە دێ سروشتێکی جوانی هەیە دڵت دەکرێتەوە. جاری وایە من هەر بۆ دڵکرانەوەی خۆم بۆ خەمەکانی خۆم دێم لێرانە، یعنی دڵم دەکرێتەوە پێی. جیاوازە لە دایرەکانی کە لەوانەیە بە سعات بەڕێن نەکەن، بەڵام لێرانە بە 10 دقە بە 20 دقە هەموو کارەکانت تەواو دەکەن و ئاسان کاریە. جاری وایە خەڵک خوتوبەی هەیە زەواز دەکات دێ لێرانە ڕەسم دەگرێ و خۆشی خۆی بەڕێ دەکە یعنی. تەوەری دوای بەرنامەکەمان باس لە بابەتێکی دیکەی گرنگ دەکەین کە ئێستا لە هەرێمی کوردستان لە فێرگەکانی تۆپی پێ کۆمەڵێک فێرگەی تۆپی پێی زۆرمان هەیە لە هەرێمی کوردستان بۆ پێگەیاندنی یاریزانانی بارەمەند بۆ تەمەنە جیاوازەکان. ئێستا تەنها گاوەکە بۆ نەوەستاوە یاریزانەکان باس لە لێهاتووی جەستەی یاخود بارەکانیان بکرێت، گرنگی بە بابەتانە بدرێت. هەندێک بابەتی دیکەی ئەکادیمی زانستی ئەوەی کە پێویستە یاریزانێک بێ بە ئەستێرەیەکی گەورە چی بۆ بکرێت. وەک لە پێشەکیەکەشا پێشتر ئاماژەم پێدا یاریزانی زۆر باشمان هەیە، بەڵام نەمانتوانی و ئەستێرەی گەورە دروستکەین. لەبەرەوە هەندێک یاریزانە محتەریفە جیهانیەکان کۆمەڵێک بابەت هەیە لە پاڵ لێهاتوویەوە شیەکەی دەبێت جێبەجێ بکات اینجا دەتوانێت بێتە ئەستێرە گەورەیە. ئێستا لە یەکێک لە ئەکادیمیەکانی تۆپی پێ لە ناو شاری سلێمانی ئەکادیمیای تۆپی پێ یانەی وەرزشی پێشمەرگە ئەم ئەکادیمیایە هەوڵی داوە لە پاڵ لێهاتووی کۆمەڵێک بابەتی پەروەردە و ڕۆشنبیری و زانستیشان پێشکەش بکات بۆ یاریزانی گەورەمان هەبێت. من لەگەڵ میوانەکانم قسە لەسەر بابەتەکە دەکەم. پەریکە لا بەڕێزان مامۆستا ڕێباستیق کە ڕاهێنەر و بەرپرسی ئەکادیمیای
تۆپی پێیە لە یانێوەرشی پێشمەرگە یەکێک لە یاریزانەکانیشمان بان کردووە ئاڤیار چاوەڕێ یاریزانی ئەو فێرگێ خۆشتان باش و بەخێر بێن سپاس مامۆستا ڕێباز سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ یەکەم لە گرنگی فێرگەکان لە فێرگەکان ئێوە چی فێری یاریزانەکانتان دەکەن؟ زۆر سپاس بۆم دەرفەتە طبعاً وەکو چۆن لە سیستمی خوێندنە سەرەتاییمان هەیە کە بریتە لە بناغەیەک بۆ کەسێکی دانی کە لە داهاتووە لە بوارەکانی خوێندنا کە ئەخوێنێت ئەبێ بناغەیەکی بۆ دانی فێرگەش بریتە لە بناغی یاریزانێکی تۆپی پێ طبعاً ئەگەر بناغەکە بتە و بەهێز بێ ئەم کەسە سەرکەوتووە بێ کەسێکی سەرکەوتوی یا دەرەچێ بەڵام ئەگەر بناغەیەکی لەرزۆکی هەبێت ئەم یاریزانە ناتوانێت بەردەوام بێ فێرگەش بە هەمان شێوە ئیشی ئەم بناغەیە ئەکات لە فێرگەیە کۆمەڵێک لێ هاتووی هەیە بێ فێری ئەم یاریزانم کرێ لە سەرەتایە کە من بەراورد یەکەم بە نووسین و خوێندنەوە بۆ تەلەبەیەکی زانکۆ یعنی ئەگەر تەلەبەیەکی زانکۆ نووسین و خوێندنەوە نەزانێ ئەم مەهارە سەرەکیانش یاریزانێکی پێشکەوتونەی زانێ هەمان تووشی هەمان کێشە ئەبێت لە فێرگەکانە یەکەم خاڵکە زۆر مهمە ئیشی سەرەکی فێرگە بریتێ لە فێرکردنی یاریزان لێ هاتووەکانی تۆپی پێ لەگەڵ ئەمەشا لە ئێستاە لەبەر ئەوەی کە لایەنە پەروەردەیەکەش تێکەڵ بووە پێم وایە کە ئێستا بووە بە ئەڕیاضەوە تعلیم لەوانێ بێ بەدیل بۆ تەربیەوە تعلیم چونکە زۆر گرنگی پێدرێ ڕاضە لە جیهانە لە فێرگەکانیشا ئێمە پاڵپشت بە لێ هاتوویەکانی تۆپی پێ مەهارەکانی تۆپی پێ لایەنی پەروەردەیش گرنگی زۆر پێدەی چیەکەن لە لایەنە پەروەردەیەکەیە؟ بەڵێ لایەنە پەروەردەیەکە مەسەرەن زۆرێک لە زانانی دەروون ناسیڵێن مناڵ ئەو شوێنەی کە حەزەکە بۆی بچێ لەوێ زیاتر شت وەرەگرێ لەوانەیە هەموو مناڵێک حەز و خولیای بۆ خوێندن نەبێ بەڵام زۆربەی مناڵەکان حەز و خولیان بۆ ڕاضە هەیە یەکێک لەو زانە دەروون ناسیانە فریدریک فرۆبل ئەڵێ ئەو شوێنەی کە مناڵ حەزی لێیە یعنی تایە مرتاحە لایەنە پەروەردەیەکە زیاتر وەرەگرێ کۆمەڵی پرەنسیپی ئەخلاقی هەیە کە ئەبێت لە هەموو تاکێکا هەبێ بۆ نمونە ڕازگۆیی بۆ نمونە دوورکەوتنەوە لە وتەی ناشرین بۆ نمونە پاکوتەمیزی بۆ نمونە ڕێزگرتنی دایک و باوک ڕێزگرتنی چواردەورەکەی هەموو ئەمانە ئێمە بە بەرنامە لەسەری ڕۆشتین و لە فێرگەکەمانە ڕەنگیاوەتەوە هەوڵمان ناوە کە ئەم مناڵانە لەسەری پەروەردە بکەین وردەکاری بابەتە کاتیمی و بابەتەکان وەرەگرم لەسەرەوەی کە لەسەر پەروەردەی هەنگاو بانگاو چیتان کردووە یەکێک لەو چالاکیانەی کە زۆر سنجڕاکێش بوو لە ماوەی ڕابردووە کردبووتان پێشبڕکەیەکی چالنجی کتێب خوێندنەوە بەڵێ طبعاً زۆرێک لە دایک و باوکەکان شەکوای ئەویان لە مناڵەکانیان نەکرد کە یاری ئەلکترۆنیەکان زۆر بەکارێنن منۆ خۆم بیرم کردەوە کە چی بکەین بە بەدیلی ئەم یاری ئەلکترۆنیانە طبعاً کتێبم بەباشداین چونکە هەمومان نەزانین کە کتێب هەموو کاتە سەقافەتێکی باشی هەیە بۆ چواردەورەکەی بۆ خۆت و بۆ چواردەورەکەت ئیسفادت لێیەکە و لە ڕووی معلوماتەوە لە ڕووی هەڵسوکەوتەوە کەسەکانە گۆڕێ بۆیە ئێمە زۆر گرنگیمان نابە کتێب یەکەم جار فێرخوازەکانی خۆمم بان کرد ئەم لەگەڵ دایک و باوکەکانە ئەمەم بۆ خستنە ڕوو کە هەر کەسێک بێوێ یاریزانی ئێمە بمێت و یاریزانی ئێمە بێت و بمێنێتەوە لەگەڵمانە ئەبێ لە یاری ئەلکترۆنی دوور بکەوێتەوە کتێب بەکاربێنێ بۆیە الحەمدولله شتەکەمان سەرکەوتوو بوو یەکەم جار بۆ فێرگەکەی خۆمان لەسەر و چل فێرخوازەوە کتێبیان بۆ ماوەی هەفتەیە کتێبیانە خوێندەوە لە جیاتی یاری ئەلکترۆنیەکان دایک و باوشیان هاوکارمانە بوون کە پیانەوتی مناڵەکان لە ماڵەوە چیەکە دوای کێشەکەمان بۆ خۆی سەرکەوتو بوو چاڵنجی هەموو فێرگەکانی شاری سلێمانی دەوروبەرمان کرد الحەمدولله لە هەڵەبجە لە کەلار لە سەی سایق یعنی هەموو خەزاو ناحیەکانی چواردەوری سلێمانی حتا دوو فێرگە لە بەغاش کە دۆستمانن ئەوانیش چاڵنجمان کردن دووبارەیان کردەوە و هەموو فێرگێکیش کە دووبارەیە کردەوە وێنەیەکی خۆیان بە کۆمەڵ لەگەڵ ئەو کتێبێکی خوێندویانەوە فێرخوازەکانی ئەیانگرت و بۆیانە ناردین وەزام کورتێکی کتێبەکانیشتان دواتر گفتوگۆ لەسەر ئەکرد بەڵێ هەچ فێرخوازێک کە ئەهاتۆ بۆ لای ئێمە هەدێمان بۆ کڕیبوون ستافی ئیدارە و دایک و باوکەکانمان بان کردبوو من وەکو خۆم ئەمود مەسەرن بۆ نمونە کتێبێک هەڵبژێرە بە دایک و باوکەکەی مەود ئەمود خۆت بۆی هەڵبژێرە کتێبێک لە تەمەنی مناڵەکەی تویاوێ بڕۆ پرسیار بکە لە ئەو شوێنی کتێب فرۆشن ئەوانە خۆت پرسیار بکە کتێبە بکڕی کە لە ئاستی مناڵەکە تا بگە کاتێک کتێبەکانەکری بۆ مناڵە من ئەمود ئەبێ بیخوێنیتەوە لەگەڵ ئەوەشا پوختەیەک لە کتێبەکە بۆ منی باس بکەی بۆی دڵنیام لەوەی کە هەم مناڵەکە کتێبەکەی خوێننەوە لەگەڵ ئەوەشا بزانم ئاستی تێگەیشتنی ئەو مناڵە چۆنە
ئیتر الحەمدولله شتەکە زۆر کارێکی باسەکەی یاریزانەکانت لێرەیە کاکە ئاڤیار چاوەڕێ بەخێر بێت کاکە ئاڤیار چەند سوودت لە فێرگەکان ئەکادیمیاکانی تۆپی پێ بینیوە تۆ جیاوازی تۆ هەیە لەگەڵ یاریزانێکی دیکە بۆ نە تەنها لە تیپێکی میلیا بێت بەڵێ من سەرەتا دەستخۆشی ئەم بەرنامە جوانەتان لێکم سپاس دەکەین بەخێر من وەکو یاریزانێکی فێرگەی یانەی وەرزشی پێشمەرگا فەرقم هەیە لەگەڵ یاریزانێکی میلی لە ئەکادیمیایەکی میلی بێت چ فەرقێکت هەیە؟ حتممە من زیاتر پێشەکەم لەو چونکە ئەو میلیە و بەڕێبەر ئەکادیماکانی زۆر بەباشی فێر نەبوون. چیان فێر کردووی مامۆستا ڕێباز بۆنە لە فێرگەکەتان چی فێرکراوی ئێستا تۆ؟ وەڵا فێری پەروەردە و ڕەوشت و وەرزش بووین فێری ئێستا بۆ نونە سیستەمی خۆراکیت تۆ جیاوازە لەگەڵ یاریزانێکی دیکە؟ سیستەمی خۆراکی ئێمە بە قۆناغ ئەڕوات ئێمە شتە ڕووەکیەکان زیاتر دەخۆین. باش بابەتە ڕۆکیەکانی مامۆستا جدوەلی بۆ داناون بڵێ و بابەتە خۆراکیانە بخۆن بەم شێوەیە بێ ئەی شارەزای یاساکانی تۆپی پێیت؟ وەڵا بەڵێ زۆربەی زۆر ێزانم. ینی ئەو یاسانی کە ئێستا بۆ وەگەسبەی دووز بێ گرفتێک هەیە یاریزانەکانمان زۆر بەرامبەر ناو بژیوانەکان قساکەنەوەتان نییە؟ ناوەڵا ئێمە شکر بۆ خوا مامۆستا ڕێباز هەموو شتەکانی فێرکردوین و ئەو شتانەمان لەگەڵ حەکەمدا نییە یا ناو بژیوان. یاریزانی باشتان هەیە؟ ئەروەڵا زۆریشمانتیا دەرکەوتووە لاوی بەهرەمەند. زۆر باشە گەڕێنەوە بۆ لات کاکە ئاڤیار هەمسا ڕێباز بەسی یاریزانی لێهاتوو بەرەمەتمان کەم سیستەمەتان چەنێکە بێەوە جێبەجێیەکان؟ بەڵێ وڵایی چەند ساڵەکە بێ مەسەن هەر لە سەرتا دروستبوونی فێرگەکان فێرگەی ینی پێشمەرگەی سلێمانی فێرگەی هەبووە ینی بە بەردەوامی عادەتەن بۆ سەرکەوتنی فێرگەکان ئەبێت تۆ بەهرەمەندەکان جیاکەیتەوە. ئێمە هەر لە کۆنەوە ئەو کەسانی کە بەهرەمەند بوون جامان کردۆ لەسەر ئاستی تەمەنی خۆی بۆ نمونە لە تەمەنی بۆ منە 2010 تا موالیدی 2010 چەند بەهرەمەندی هەیە جای کەرە چکە بە بەڕاستی بێمە تەمرینیان جیاواز بێ تەمەنەکان تێکەڵ نەکراون نانابێ هیچ جۆرە هەر لەسەر ئاسی سلێمانی هەمومان تقریبان نزیکە ڕێکەوتنێکێ لە بینی مدەڕیبی فێرگەکانە ئەو فئەیەک هەیە کە ئیتحادی تۆپی کوردستانی کە دایانێ هەموو ساڵێ بۆ نمونە بۆ ئەم ساڵ لەوانەیە 2008 و 2009 بێ کاتە 2008 و 2009 بۆ دانێ بۆ بتوڵەی کوردستان ئێمە لە خوار ئەوە دوو موالید یا جاری وایە یەک موالید بەجیا ڕێگەخین بۆ نمونە موالیدی 2011 هەمان بەیەکەون ئەو بەهرەمەندانی کە 2011 ئەیانکەین بە تیپێک و بەیەکەوە چالاکیەکانیان پێوەندیتان لەگەڵ ئەکادیمیاکانی دەرەوەی هەرێمی کوردستان و جیهانیەکان هەیە ئێستا بابەتی ئۆنلاین و ئەلکترۆنی ئاسان بووە گەرە و بابەت بەڵێ وەڵی پەیوەندی وەکو جارێ مەسەرەن بۆ شارەکانی خواروی عێراق بەڵێ پەیوەندیمان زۆرە ئێمە وەکو نادی پێشمەرگە کەم هەفتە هەیە لەگەڵ ئەکادیمیایەکی خوارەوە یارینەکەین چونکە بەڕاستی ئەوان کەێن ڕاستەخۆ پەیوەندیان لەگەڵ ئێمە هەیە خۆکو ئەکادیمیەکانی دەرەوەش لە فتری پێشوە داوەتنامەیەکمان بووە لە مەغریبەوە بۆ بتوڵەیە کە لەوێ کرا بۆ چەند ئاستێ بوتیانەتوان ئاستێگەڵ بژێنن بەڵام بەداخۆ مەساریفەکەی زۆر بوو نەمانتوانی بەشداریکەین ئەین پەیوەندیتان هەیە لەگەڵ جیهانەکان ڕاهێنەرەکانتان دەڵێن دەبێت ڕاهێنەرەکان بڕوانامەی سی ئاسیاییان هەبێت بەڵێ الحەمدوللا ئێمە هەمومان شەهادەی سی ئاسیاییمان هەیە چونکە ئێستا هەر کراوە بە یاساکە بێ مدەڕیبی ڕاهێنەری لە فێرگە هەتاکو سەرەوە هەمان شەهادەی سی ئاسیاییان هەبێت. ئەمسا ڕێبازێک بابەتی گرنگ هەیە کە ئەوەی کە یاریزانەکانمان ئێمە باشن بەڵام بەداخەوەیانی بابەتێکی ڕۆشنبیری گەورەی وەرزشیان نییە ڕۆشنبیرێکی سیستمی خۆراکیان نییە هەندێک بابەت هەیە زۆر جار لێرە ئێمە کە سێریەکەی دیاری یاریزانێکی لای خۆمان تا تەمەنێک یاریێکی زۆر باش پێشکەشەکە دواتر لەو تەمەنەیە نازام دەوەستەیە کە چاوەڕێەوەیەکێکە بێ بە ئەستێرەیەکی گەورە چاوەڕێ ئەوە بکەین لە فێرگەی تۆپی پێیانی وەژی پێشمەرگە ئەستێرەی گەورەمان بۆ دروست بێ ئەم بابەتانەمان گرفتیان نەبێتی تر بەڵێ طبعاً ئوستاز ئەگەر تۆ مەسەن بە پێوەرە جیهانیەکان کاتێ وەکو خۆ دوت ئۆنلاین لە بەردەستە ئەتوانی ئیسفادە لێ بکەین ئێمە کاتێ سێری مناڵانەی بەردەستی خۆمانەکەین یعنی هەر نێکین بە مڵکی خۆمان ئەو مناڵانی کە لە سلێمانی لە سلێمان هەر لە کوردستان بە عام کە لە فێرگەکانە پەروەردەکرێن کاتێ سێری یاری ئەکادیمیایەکی دەروی وڵاتەکەی مناڵەکان هەر بەقەدەر مناڵەکەی تۆ یاریەزانێ ینی هەروەکو ئەو مناڵەکەی تۆ یاریەکە لەوانەیە هەنێ جار بەهرەمەند هەبێ زۆر لەوانش باشتر بێ
شایەتی بۆ ئەوە دەدەم ببوورانی ساڵێک سەفەرێکی ئیتالیامان کرد لەگەڵ تیپێکی تۆپی پێ تیپی تۆپی پێی هەڵەبجە و قەڵازێ بوون وەزانم بەشداریان کرد ینی لازیۆ ڕۆما ئەنتەرمیلان یا ئیسمیلان بوو یان تەرمیلان بوو ینی بەشدار بوون لە هاوتەمەنی خۆیان ئەوانەی هەڵەبجە و قەڵازێ توانیان وەزانم پلەی دوو هەموو سێ هەم بێ لە نێو هەموو ئەکادیمیا گەورانە ینی یەک تەمەن بوو ئەم یاریزانمان بۆ لە مناڵی وا بەهرەمەندن دواتر نابن باستێرەی گەورە بڵێ طبعا من پێم وایە کە ئێستا گۆڕانکاریکی زۆر ڕیاوە چونکە ناتوانێت ئەکادمیاکان فەرامۆش کرێ ئەم یاریزانی کە دروستەکرێت ئیسفادەی خۆی بێت ینی زۆرێک لە یاریزانی ئەکادمیاکان ئێستا ئەمەوەکو ینی پۆرزشی پێشمەرگە تازە پێگەشتوان و لاوانەکەشمان یەکی تقریبان 10 یاریزان بۆ 12 یاریزانی فێرگەکەی خۆمانی تایە بەڵام هۆکارەکەی چێکە ئەم یاری ئەم مناڵە فترەیە پێشەکەوێت و دوایی فترەیەکی کە زۆر دابڕێت کۆمەڵی هۆکار هەیە لێرە یەکێک لەو هۆکارانە بۆ نمونە جاری وا هەیە باری دارایی ئەو خێزانە بڕوات بێ ئێمە بەهرەمەندمان هەبووە یعنی شتیوا زۆر دەگمەن بووە شتیوا یعنی ئەو جوڵانی کە لەوا بینیمە لە یاریزانێکی جیهانیا بینیومە پاش فترێ سێرەکەی دایک و باوکی لێک جیابوونەتەوە ئەمە باوکی لە شوێن و دایکی لە شوێن مناڵەکەش لەو بینایەتی ئاچێ یان بۆ نمونە پێکەڵبوونی هاوڕێ ئەم یاریزانێک کە کاتێکە چێت لە بۆ نمونە لە شوێنی کە تێکەڵی هاوڕێکە بێ ئەو حەزی بۆ ڕاضەنیە ئەمیش دوای ئەو هاوڕێیەکە بێ و خێزان لێرە هەتا ئێستا تاکی کوردی دایک و باوکی کوردی نەگەشتەوە ئەو ئاستەی کە تێبگات کە بەڕاستی دروستکردنی یاریزانێکی شەهادێکی گەورەیە هەنێکیان بەهۆی خوێندنەکەەوە ڕێگریان لەکەن کە ڕاضە هیچ کاتی ڕێگری نابێت لە خوێندن بە حقەتی سا ئەمنەوە شتێکم خوێندەوە راپۆرتێ لە بەریتانیا زۆربەی ئایلەکان مناڵەکانیان لە 4 ساڵیەوە یا بن بۆ یاری بۆکسێن یا بن بۆ یاری تۆپی پێ لەبەرەوەی داهاتوێکی زۆر گەورەی هەیە بۆ یەکێک لەو هۆکارانە ئەوەیە کە دایک و باوکی کوردی تا ئێستا ڕاضەوە تێگەن کە بە شتێکی کەمی تێکن نازان کە ڕاضەش بەڕاستی ئێستا وەکو شەهادێکی گەورەوەیە مناڵ هەیە 7 ساڵە عقدەکەی لێرە کە ڕاضی ئێمە لە دواوە عقدەکەی 20 میلیۆن 25 میلیۆنێک لە کاتێکە ئەگەر نەفرێک لە ڕێی خوێندنەوە بڕوا لە تەمەنی 24 ساڵی ئەگەر ئیشیشی دەستکەوێت ئەبێ بچێتە کۆمپانیا میلیۆنێ ئەگەر هەر زۆرەکەی مهندسیە بێشتێ بە میلیۆنێکی دەستکەوێت ینی ڕاضەش ئێستا بۆ بە سەرچاوەیەکی بزنس هێشتا تاکی کوردی هەستی بەوە نەکردووە بەسمان کەمکردنەوەی خوێندن نییە بەڵێ پەیوەندی بەوە هەیە کە بەهرەمەندێکە بیدۆزینەوە بەهرەمەندە طبعاً ئوستاز یەک تێبینی کە کەوتمە بەسمان لە کەمکردنەوەی خوێندن ئێمە بەو خیبرەی کە خۆم کە چەند ساڵێکە لە بێژگەلەوەی کە لایانی وەرزشی پێشمەرگەم لە ئەکادمیەکەش لە ئەکادمیایکی خۆم چەند ساڵێکش ئیشم کردوە تەنها ئەو مناڵانە لە خوێن ناسەرکەوتو بوون کە لە لای ئێمن یعنی ئەو مناڵانی کە لە دەرەوەی وەرزش بوون تووشی غەڵەتی کە بوون وەک خۆتەزانی ئێستا بەداخەوە کە خەریکی نێرگە لە کێشان و کافتریا و ئەو هینانە ناتوان خوێندنەکەیان تاوکەن کاکە ئاڤیار شایەتە لێرە من هەموو سەری ساڵە سێری کارتەکانیانەکەم بە دەرەجەکانیان بەرز بێ مناڵ بەوا ترسێن مەهج مناڵە دەرنەچە نابێت لای ئێمەش بەردەوام بیانی ئێمە هانیانین بۆ خوێندن زۆر باشە دەستان بەش بێ گەڕێمەوە بە تایبەتی ئەکادمیاکان چۆن هاوکاری بەهرەماندەکانەکەن بە تایبەتی لە ڕێخستنی سیستەمی خۆراکیان لەوانەیە کەوتباری دارایان باش نەبێت ئێوە هاوکاریانە بن کاک ئاڤیار تۆ دایک و باوکت ماڵەوەتان هاندەرتن ئەروەڵا زۆریش پشتیوانی تەکەن چۆن پشتیوانی تەکەن چۆن هاوکارتە بن هاندانم هەم بۆ خوێندنم هەم بۆ وەرزشەکەم هانێکی زۆر بە تایبەتی دایک و باوکم و خوشکەکەشم لە ڕێیاریگامادا بن تەشجیعەکەن کاتێک هەموو جارێ باوکم میە لەگەڵما هەتا ئەو کاتێک تەواو بم لەگەڵ مابێت و تەشجیع ئەمەکات و چەپڵم بۆ لێیە زۆر باش تۆ جێوی چی یاریزانێکی من ڕامۆس و پیکی داین تۆ لێڵی بەرگریایەک بە پێوە لێنان خەونە تێوەکو ئەوان بی ئیشەڵڵا باش ئەم بناغێت داناوە بۆ خۆت لە پاڵ گریگیدا بە خوێندنەکەەوە شەکەش گرنگی پێ بدەیت کە بتانی وابی ئاستیان چۆنە مامەستا ڕێباس الحەمدوللا تەمانمە کاپتنی 2008ەکانمە تەمەنی 2008 ئاسیان باشە الحەمدوللا ینی جیاوازێکیان پێوە دیارە ئەنی پیکی و ڕامۆسە بینی لێ بەڵێ بەڵێ ئیشەڵڵا کاکە ئاڤیار ئێوە لە پاڵ بابەتی وەرزشیەکە گرنگی بە خوێندنەکەش دەدەن ئێستا هەرچەند بەداخۆیانی خوێندنگاکان داخراوە بەڵام ئەوە نەبووە کە بۆ نمونە یاریەکە ڕێگر بێ لە خوێندن و پەروەردەیەکەتان نەوەڵا یاری قەت ڕێگر نابێ لە خوێندن و پەروەردە خوێندنەوەش ینی کتێبە خوێنیتەوە لە ماڵ ئێستا
بەڵێ هەموو جارێ کە ئەڕۆمانە بەکارهێنی نەوەڵانیمە هیچت نییە سوۆسیال میدیا نەوەڵا هیچم نییە ئەمەی کە برادەرەکانت لەوانێ بچن بۆ کافتریا بۆ شوێنێکەمانە تۆ ناچی تۆ ڕێچکەکەی تەواو یاریزانی تۆپی پێگرتووە باشە سەرکەوتوو بن مامۆستا ڕێوازێکێک لە بابەتەکان سیستەمی خۆراکیە بۆ ئەوەی کە یاریزانێکی پرۆفشناڵی گەورە دروست ببێ لەوانەیە وەکوتت لەم بارەداراییەیە قورس بێت ئالێک بتوانێت تو سیستمێکی خۆراکی بۆ نمونە بۆ کاکە ئاڤێر دابنیت بتوانێت بە تاوی پێڕەوی بکات ئەکادیمیاکان ئێوە هاوکاریانە بن بۆ خێزانەکان بگومان ئێمە ئەگەر نتوان بەرنامەیەکی خۆراکی باشیان بۆ دانین ئەتوانین ڕێگری لەو خۆراکانە بکەین کە مەمنوعە ئێمە سا یاریزانەکانمان هیچ یاریزانێکمان ناڵین خواردنەوە غازیەکان هەنێ ئیجیپس و ئەم شتانەمان لێمە کردوون پێماوەتون یعنی بۆ نمونە شتێک خورما هەرزانە بەڵام بە سوودە شیر ئەم جۆرە خواردنانە کە مناڵ ئیسپادی لەکە هەم لە گەشەیە هەم لە ڕێی تاقەوزۆ یارمەتیە هەموو ئەمانەمان پیشان ناون شتی شەر نییە مەسەن ئەو سیستمە خۆراکیە گران بێ بەڵام ئەو خواردنانی کە ناوێ بیخوا پێماوتووە ئەو خواردنانش کابێ بیخوا پێماوتووە لە کەیانان خوا پێمانوتووە کەی هەستێ شێوازی خەو و ئەمانە هەموو ئەمانەمان تێگەیانەوە بەڵام بەداخەوە هەرچەنە من تۆزێ لە مناڵە کەمترە بەعام سەقافەی ڕاضی لە کوردستانە هێشتا نەگەشتەوە ئاستی کە یاریزانی خۆی بێ مامۆستای خۆی بۆ منە تاکێکی ئەوروپی لەوانێ ئەو شەوەی کە یاری بێ لە ئەو ڕۆژە کە یاریەتی شەوەکەی ناتوانێت نابێت درنگ بخێ لە بەرەوەی بەیانەکەی درنگ خەبەرێ بێتەوە ئەو جوڵانی کە جسمیاتی پێچەوە نابێتەوە ئەکتیڤەتی ئەو ڕۆژەی کەمە بێتەوە ئەوان سەقافەتیان هەیە هەر لە بیدایەتەوە ئێمە هۆڵمان ناوە لە فێرگەکانەوە دەست پێ بکەین بەڵام هیوادارین گەورەکانیش ببن بە هاوکار چونکە هەمیشە مناڵ چاو لە سەرو خۆیە کاگەر لە گەورەکان ڕنگ باتەوە ئەم یاریزانانش بە هەمان شێوەچەند سەر ئەو ڕێچکەیە و پێشمە ڕاضە جارە لە وڵاتی ئێمە یعنی لە قۆناغی سەرەتایەتی ئینشاءڵڵا گەینەوە ئاستی کە هەموو یاریزانە سەقافەتی ڕاضی خۆی هەبێ یاریزانی باشمان هەبێ لەوانەیە یاریزانێکی باش بێ بە شوناسێ بۆ وڵاتێک یعنی سابوون منە لەم فتری پێشوا کە مەڕۆدۆنا وفاتی کرد سەرۆکی ئەرجەنتینی ئەمە ئەو کەسە بوو کەمی بە دنیا ناسان ئێمەش هیوادارین لە ڕێی یاریزانێکەوە کوردستان گەورەتر یان زیاتر بناسرێن جیهان بڕیارێک هەیە کە وەزارەتی وەشولاوانی عێراقی دەری کردووە کە ئەکادیمیاکانی بەهرەداران بکرێتەوە لە پارێزگاکان یەکێک لەو شوێنانەی کە بڕیار دراوە لە ناو شاری سلێمانی بکرێتەوە ئەمە کاریگەری چەندە بێ بە تایبەتی تۆ لەوانەیە لە فێرگەکانان نەتوانی ئەوەنە دامی هەموو یاریزانەکان بکەیت یاریزانی بارەدارەکانت پێ لەوانێت توان پشتیوانی بکەیت و ئەستێرەی گەورە دروست بکەیت لەم بارەدارانە بەڵێ طبعاً ئەگەر شتێکی وا بکرێت ئەبێت مادەم بڕیارەکە لە ئیتحادەوە دراوە بێ ئیتحادی عێراقی فەرعی سلێمانیم ئیشە بکە بۆ چ موالیدیەکی کا بێ بتوڵێ بکاتەوە لەو ئاستەیە بۆ نمونە بۆ 12 ساڵێکە یان بۆ نمونە بۆ 10 ساڵێکە بۆ هەموو فیەکان نییە بۆ تۆزێ لەوانەیە قورس بێت چکە بگەر بۆ هەموو فیەکان بێ بێت تۆ بۆ نمونە لە 2000 بڵێن یعنی لە 8 ساڵەوە 8 ساڵی پێک بێ 9 ساڵی پێ بێ 10 ساڵی پێ یانێ بە چەندی پێک دروستکەی ناتوانێت میان تێکەڵکەی چونکە مەوزام شێوە زانستەکەی یاریزان نابێت 6 مانگ لە یاریزانەکەی تەنیشتی گەورەتر بێت چونکە هەم لە ڕووی گەشەوە لەوانە زەرری لێبە ئەگەر شتێکی وا بکرێ بێ ئیتحادی عێراقی فەرعی سلێمانی بیکات بتوڵێ بکاتەوە بەو تەمەنی کە ئێوە تیپێکی بەهرەمەندان دروستکە کاتێک کە بتوڵەکەی کردەوە کەسێکی خەبیر و کەسانی خەبیر و شارەزاوە و لیژنەیەک ئامادە یاریەکان بن لە هەر ئەکادیمیایەک چەند بەهرەمەندیتیا هەڵی بژێرن و تیپێکی باشیان بۆ دروستکەن و دامیان بکەن ئەبێ بەو شێوەیە بکرێت ینی بە فێرگەیەک وەتەنیا ناکرێبێ ئیتحادی فەرعی سلێمانی بیکات ئیشە بڕیارێکی لەو شێوە هەیە من نەمبیستۆ نازانم برادرانی وەرشی خۆمان دیسکی وەرشی لەگەلی کوردستان ئەو بابەتان پێوتم کە بڕیارێکی لەو شێوە هەیە دوا بابەت وەردووکتان بەجێ هێڵم کە قسێ بکەن لەسەرەوەی کە چیتان پێویستە بۆ ئەوەی کە یاریزان و ئەستێرەی گەورەمان بۆ دروست بێت بامسا ڕێبا سەرەتا لە بەرزستانەوە بڵێ تەمان بۆ دروستبوونی یاریزان لە هەر شوێنە لە هەر شارێکا کە لە جیهانە بتوێ یاریزانی بەهرەمەند دروستبی کۆمەڵی خاڵ پێویستە ژماری یاریگای یانزە یاریزانی لە سلێمانی زیاد بکات چونکە هەتا یاریگاکان زیاتر بێ پێداویستەکان ئاسانترە بێ و نادیەکان زیاتر گرنگی بن بە ئەکادیمیاکانیان لە ڕووی دابینکردنی پاس و پێداویستی وەرشیەکانەوە دایک و باوکەکان زیاتر هاوکار بن بەهرەمەندەکان دەعم بکرێن هاوکاری بکرێن لەتر وەکو لەسەر ئاستی باڵا نێڵم بفەوتێنرێن و لە هەمووشی گرنگتر
خودی یاریزانەکە خۆیەتی کە ئەبێت لەژێر ئەو ڕێنمایانە بێت کە یاریزانێکی بەهرەمەندی پێ دروستە بێنێک لە شوێنێکی کە بێت و خەریکی ئیشەی کە بێ بۆیە بێت کاتێکی بێ بەهرەمەند لەژێر ڕێنمایی یاریزانێکی بەهرەمەندا بێ بۆی دروست بێت. سپاس کاگا ئاڤیار چاوەڕێی چین ئێوە چاوەڕن چیتان بۆ بکرێ بۆەوەی بتوانن ئەوە مامۆستا ڕێبازەڵێ یاریزانی زۆر باشن و کاپتنمانە لە فرقەکەیە چی چاوەڕێکم بۆتان چی داواکارێکتان هەیە بۆی جێتان جێبەجێ بکرێت؟ ئێمە وەکو هەموو فێرگەکانی سلەیمانی دا دەکەین بتۆڵە و فێرکە و خولی زیاترتان بۆ بکرێتەوە بمان بەنە دەرەوەی وڵات بۆ نمونە ئێران یا هەولێر یا تورکیا ئاوا یعنی بۆ طموحەکەتان گەورە نەبێ ئەوروپی ئەمریکیەکان یعنی لە مۆزای ئێستامانە ناتوانین ئەو شتە داوی سەوەشیەکانتان بۆ دابینەکەن؟ بەڵێ ئەکادیمیا بۆتان دابینەکە؟ بەڵێ هەمووی ئاکادیما بۆمان دامینەکە. چی دیکەتان پێویستە؟ وەڵا مامۆستای باش وەکو کاپتن ڕێباز ئەوە هەر سەرێکی تریشتە و شتەکانمان یعنی خوێندن و ئەم شتانەمان بەو لە بێ ئەگەر بووک و وەرزش بێ دایک و باوکمان یەکەم جار یعنی هاانمان بدا زۆر باشترە ئەو شتیکە هیچمان ناوێ. خێر بێن دەستان خۆش بێت چاوەڕێی ئەستێرەی گەوراکەین کاکە ئاڤیار مامۆستا ڕێبازی شەڵە لە فێرگەکەتان نەچینی تر خۆ ئەمە هەیە لە هەموو جیهاندا یاریزان دەکڕی بەڵام پشت زیاتر بە خۆمان بەستی زۆر سپاسانەکەی نەرێکە لا بەڕێزان مامۆستا ڕێبازی ڕاهێنەر و بەرپرس لە ئەکادیمیای تۆپی پێ یانی وەرشی پێشمەرگە بە کاکە ئاڤیا چاوەڕێ یاریزانی ئەو فێرگە سپاسانەکە بۆ تۆرێ بەزانەکەمانە بووی. دەچینە کفری بە شوەیەکی ڕاستەخۆ هاوکارمان حەیدەر ئەحمەدمان لەگەڵا دەبێت. حەیدەر ڕۆژ باش زانیاریەکانی ڕۆژ لە کفری چین و باسێکی کەشوهەواشمان ئەگەر بۆ بکەی لە هەڵمەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان چالاکێک لە کفری بەڕێوەچوە داتاکانی توندوتیژی لە کفری چیمان پێ دەڵێن؟ هەموو کاتێکت باش دیارە سەبارەت بە کەشوهەوا سپاس بخوا دوای بارانێکی زۆر بارانێکی باش لەم ناوچەیە ئێستادا جوتیاران بەشێکی زۆری بڵین فەلاحەکان تۆمی خۆیان وەشاندووە بۆەوەی کە بەرهەمی بەتایبەت گەنم و جۆ لەم ناوچەیەکی فراوانە ئێستا دنیا توان بڵێن پێت هەتا و ساماڵ و هەورە ڕێژەیەک ڕەنگە 2 ملیۆن باران بوارە بە پێی سەرچاوەکانی کەشناسی من زیاتر دەمەوێت زیاتر بابەتەکەم لەسەر هۆکاری توندوتیژی یاخۆ چۆنێتی بڵاوکردنەوەی کەلتوری هۆشیاری بۆ پێی ئەم ناوچەیە ڕێبین ناوچەی کفری یاخود ناوچەیەکی ململانیە لە سنووری پارێزگای دیار و سڵاحەدین شەڕ و پێکادان و ئەمانن زۆر دروستە بۆیە زۆر لە توندوتیژی یاخود هەندێک لەو هۆکارانەی ناهۆشیاری لەم ناوچانە دروست ئەبێت. من بۆ زیاتر قسەکردن 2 ڕۆژە کۆڕبەندی بەرەو پێکەوە ژیان هەروەها بۆ دروستبوونی کۆمەلگایەکی ناتوندوتیژی لە کفری ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی لەگەڵ ڕێکخراوی خانزاد ئەنجامیدا. من بۆ زیاتر قسەکردن دەچمە لای زۆر بەڕێز میوانێکم لەگەڵای کاک بورهان مقدم بورهان محەممەد ئیسماعیل بەڕێوەبەری نووسینگەی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە خێزان بەڕای جەنابەت ئەم هەنگاوانە تا چەند گرنگە. مامۆستا حەیدەر بە خێراتنتانەکەم بە خێراتنی کەناڵە جوانەکەتانەکەم. 25 نۆڤەمبەر دیاری کراوە ساڵی 1990 لەلایەنی نەتەوە یەکگرتوەکان دیاری کراوە وەک ڕۆژی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ئافرەت بعربی ئەڵێنە اليوم العالمي لمناهضة العنف ضد المرأة. ئەمە خەلفیاتی خۆیە لێ کاتیەوە نیە ئەمە کاتەکەمان کەمە باسیکەین بەڵام ئێمەش وەک وڵاتانی کە ساڵانە لەم یادا هەموو وڵاتان چالاکی خۆیانیان هەیە ئامانج لەو چالاکیانەش کەمکردنەوەی توندوتیژیە هۆشیارکردنەوەی کۆمەڵگەیە بۆ بۆنەوە ئێمە ساڵانە چالاکی خۆمان هەیە بە تایبەتی لەگەڵ ڕێکخراوی ڕۆشنبیری و کۆمەڵایەتی خانزاد و هاوکاری ئەڵمانی حەزەکەم لێرە ئەوە ڕابگەێنە زۆر هاوکارمانن سپاسیانەکەین لەم هەفتەیشە ئەو چالاکی کە جەنابەت باس کردی من شەر بەشدار بووینتیایە 2 ڕۆژی خایان مامۆسای تایبەت هاتن وانەی خۆیان وتەوە دەورێکی باشی هەبوو جەماوەرێکی باشیش ئامادەیتیا بوون زۆربەی نوێنەری دایرەکان و زۆر ڕێکخراوەکان هاتن ساڵانە بەردەوامەیە ئێمە چالاکیەکانمان هەمە جۆرن بەڵام
بە حکمی تەجروبەی خۆمان ئێمە لەم بوارە هۆکارەکانی تونند و تیژی چەند هۆکارێکن خۆیان لە چەند هۆکارەکان بۆ نمونە ڕاگەاندن دەورێکی زۆری هەیە ئەتوانێت یعنی دەوری سلبی بینێ دەوری ئیجابیش بمێنێ بە تایبەتی ئەو باسی کاک بوران باسی ڕاگەیاندن کردواتە هەندێک لە کەناڵەکان بە پێشکەشکردنی ئەو درامانە پێتوانی هۆکارە بۆ توندوتیژی یاخود دەبێت ڕێگری لێ بکرێت بەڵێ هۆکارە من پێم باشە بەڕاستی حکوومەتی هەرێم یعنی وەزارەتی معنی هەندێ زابط و تعلیماتی هەبێ ینی بەڵێ ئێمە ئازادی هەیە لە وڵاتەکەمان و دیموکراتیە بەڵام یعنی ئازادی تا ئەو ڕادەی تو ئازادی زەرە بە کۆمەلگا نەگەێنی کە زەرەری گیان تو ئازاد نیت ئیتر من حەزەکەم بەڕاستی ئەوەی کەی بینم هیچ زابطێک نیە هەر کەناڵێک و چی بوێ پەخشیەکات ئەمە لە هیچ وڵاتێک گەشتیوانە پێتوانی ئیش لەسەر هۆکارەکان بکرێت باشترە لەسەر دەرئەنجامەکان واتە پێش ئەنجامدانی هەر ڕوبەڕبوونەوەکە ئەنجامدانی تونتویژیەک کار بکەین لەسەر بڵاوکردنەوەی هۆشیاری تاک خێزان کۆمەلگا پرسیارەکەی جەنابەت جوان حاجیش کۆیەتی بەڵام هۆکاری کەشەیە بەسەر نەڵی ڕاگەیاندن یەمەوە سەر پرسیارەکەی جەنابەت جگە لە ڕاگەیاندن هۆکاری ئابووری بەداخەوە زۆر دەوری هەیە پێشینان وتیانە کاسەی پڕ ئاشتی ماڵە بەداخۆی سە وەزعی هەرێمە ئەم نەبوونی موسایی شەڵ ئەم شتاکە بێت هۆکاری کللتوری دەوری خۆی بینێ سێرەی هەر ناوچە و کللتورێکی خۆی هەیە ئەوە لە هەموو دنیا وایە بۆ نمونە هەندێ ناوچە هەیە سێرەی فرەژنی تیا زۆرە هەندێ ناوچە کەمترە ئەمە کللتوری دەوری هەیە ئەمجا هۆکاری کە تەسقیفی ئاستی ڕۆشنبیری کەسەکان ئەم ژن و مێردا ئەوی شەر دەوری خۆی هەیە هۆکارەکان زۆرن نامانێ بچینە ناو تەفاسیل بەڵام ئەوەی جەنابەت کە پرسیارت کرد بە نسبەت چارەسەرەوە هەم هۆکارەکان گرنگن چارەسەریکەین بەڵام ئەنجامەکانیش گرنگ نەتیجەکان بۆ نمونە نەتیجە وەکو خێزانێک گەشتووەتە ئەوەی بەداخەوە جیابێتەوە یعنی سێرەکێ مافرەتە کەسی نیە ئیمکان وەزعی مادی باش نییە بەداخەوە لێرە ئیترە مافرەتە ئەبێ چاوی لە دەستی برایی بێ کە سوکاری بێت یعنی شاڵا وەزع ماوای لێ بەهاتایە و لە مستەقبل حکومەت بەرنامەیەکی هەبوایە هاوکارێکی مادیانی بکردایە ئەوە باشترەمە وەکو نەتیجە چارەسەری نەتیجە بەڵام هۆکارەکان ئێمە وەکو باسم کرد ئەگەر هۆکارانە وا بکەین کە ئەبێتە هۆکاری تونوتیژی بنەبڕیکەین بۆ نمونە کە باسی درامەکانمان کرد ئەو درامانە پەخشکرێن کە ئاسوود بەخشە بۆ نەتەوەکە و بۆ مشتەماکە درامای مێژووی هەیە درامای کۆمەڵایەتی هەیە ینی بە کۆمەڵایەتە جوانەکان دەرەخەنەوانە باشە ئەمە هۆکارەکانی کەش ئابوووریەکە ئەوە ڕەنگە لە دەسەڵاتی ئێمە نەبێ کەسیش نەبێ کاک بوران جەناب تۆکو بەڕێوەبەری نووسنگی بەرەنگاربوونەوەی تونوتیژی ئەم ناوچەیە ناوچەی بڵێن ئەنفالستانە ناوچەیە کە زیاتر تعریبی لێکراوە پێت وانە پێویستە ڕێکخراوەکانی نێودەوڵەتیش بێن نەم ناوچەیە ئێستا بینیوەک باس دوو ڕێکخراو لێ منتقانە ئیشەکەن ڕێکخراوەکانی دیکەش لە جیاتی ناوەندی پارێزگاکان بێن لە گوندەکانی گەرمیان وڵایی مامۆستا خۆی من ڕاقسەکەی جەنابەتەوە لە هەموو دنیا شوایە ئەو ناوانەی ئەو ناوچانەی کە هێڵی گەرمن و تەماسن و شەڕ و ئاژایی زۆربەی ڕێکخراوەکان چالاکیان لەو ناوە بێ لێرەش باشە بەڵام وەکو پێویست نییە یعنی حەقا ڕێکخراوەکانی کە بێن چکە دایمەن زروفی حرب و ناسەقامگیری هۆکارە بۆ زیادبوونی ڕێژەی تونتیژی خێزانیش لەبەرەوەی ئەو عایلانە لە شوێنی خۆیان نامێنن ئەچنە وەردوگایان لێرن وەز ئامادەکەشیان تێکە چییە وەزع کللتورەکەشیان هەم تێکە چێت تا ڕادێک لێ لە شوێنی خۆی کللتورێکی کەی هەبووە لێرێت فێری کللتورێکی تازا بن زۆر جار هەردوو لا سەیرەکی تەقبولی ناکەن ئەبێتە هۆی کێشەی خێزانی ئەمیش دەوری هەیە بڵێ بەڕای جەنابتان باشترین هەنگاو لە ئێستادا چییە؟ پێت وانێ بڵاوکردنەوەی کەلتوری لێبوردن بڵاوکردنەوەی کەلتوری قبولکردنی هەڵەکان ئەمە هەنگاوێکی دروستەواتە کوردە لە چەپڵە بەیەک دەسەنادرێت نەک بە تەنها بە ئێوە نا بەڵکو مامۆستایانی ئاینی سەرۆ خێزانەکان کەناڵەکانی ڕاگەن هەموو هەنگاوەکان کۆ بکەنەوە دەتوانین بەم قۆناغەسەی سەختەی دارایەتی پڕبین قسەی جەنابەتەوە مامۆستا ئێمە لەناو مادام لەناو کۆمەڵگەین
هەموو کارەکان دەوری خۆی هەیە ئەبێ هەمەلایەنە چارەسەریکەین یعنی ڕۆشنبیری لێبوردەیی بڵاوکەینەوە ژن و مێر بتوانن ینی سنیان فراوانتر بێت کێشەیەکی بەسیط بێ یەکسەر گەورەی نەکەنەوە ئەمە دەوری زۆر بەڵام ئەوش بەچی ئەکرێ تەوعیە تەسقیف لەلانی مامۆساکانە و مەکتەب مامۆسایانی ئاینی ئێمە بالمناسبە هەفتەی ڕابردووە کۆبوونەوەمان هەبوو لەگەڵ مامۆسایانی ئاینی بەڕێست سوپاسیانەکەین ئیستجابێکی باشیان هەبوو لە قوتبەکانە باسێ داوامان کرد یعنی تەوعی خێزانی ژن و مێرد ئەرک و مافی خۆیان بزانن یعنی ئەوە گرنگە خوێندنگاکان مامۆساکان دەوری خۆیان نەبین نەتوانن ڕاگان دەوری خۆی توانێ ببینێ من دەبێت پرسیار لە جەناب بکەم پێش ئەم دیمانەیە باس لەوە کرد هەندێک لە خێزانەکان کە هاتون بۆیرە پێش هاتوونە بۆ سکاڵاکردن بەڵام دواتر توانیانە لژنەیەک دروست بکەن لە مامۆسایانی ئاینی کێشەکەیان چارەسەر بکەن پێش ئەوەی جیابنەوەیان بدرێت دادکە ئەگەر بکە زیاتر لەوە سەر قسەم بۆ بکەیت خۆی هەر بەپێی یاسای تونوتیژی ئەوە دیاری کراوە لە دوای تحقیق بە لە مەرحلەی تحقیقا لە قۆناغێکە حاکم بڕیارەیە لانەکان دانین وەکو لیژی مصالحەمان هەیە من خۆم زۆر جار بەشداری تیاکەم لەخوا بەزیابێ من زۆربەی کێشەکان وامان کردووە یعنی سڵحەکەم یعنی کەم کێشەمان هەی بمێنێتەوە زۆربەی سڵحیان پێکەین و ئیتر تەبای ئەگەڕێتە بینیان و ئەو کێشیان نامێنێ لەوا سەرکەوتوو بووینە لەخوا بەزیابیانی باش کاک برهان من دوا پرسیارم لە جەنابەت ئەوەیە ئێوە وەکو نووسینگەی بەرەنگاربوونەوەی توندوتیژ دش بە خێزان لێ سادا بتانوێت پەیامێ بکەین یاخود گرفتێکدان هەبێت چارەسەر بکەن بۆ لایانی پەیوەنددار داواکاریتان چیە؟ وەڵاهی پەیامەکەمان ئەوەی زیاتر داواکارین زیاتر پەری پێ بن و احتیمامی بنێ لەخوا بزاری ساکێ یعنی دەستگای تایبەتیان کردووە ئێمە ئەم داری ئێمە سەر بە وەزاری ناوخۆین ئێمە پۆلیسی خۆمان خەڵکی زۆری لە دەرەواڵێن مافی مرۆڤوان ئێمە لەگەڵ ڕێکخراوەکانە کار و چالاکیمان زۆرە حکوومەتی هەرێم هەنگاوێکی باشی ناوە ئەم دەستگای ئەم مدیرێتی جا کردەوە لەبەرەوەی کێشی خێزانی جاران ئەچووە مەسەلەن بنکەی پۆلیس لەوێ کێشەیەکی زۆر هەبووە شەڕ هەبووە و تلیاکە بۆ شت هەبووە عادەتەن کێشە خێزانەکان تۆزی بەنهێنی بمێنێتەوە مجتەمەعی وایە تەبعی وایە ئەم هەنگاوە هەنگاوێکی باشە بەڵامی تر لە ڕووی مادیوە تۆزێ ئیمکانات توشتمان کەمە هیوادارین لە داهاتوو ئەو ئیمکاناتانش باش بێت ئومێدی لێکین برهان محەممەد ئیسماعیل مقدم برهان محەممەد ئیسماعیل بەڕێوەبەری نووسینگەی کفری زۆر سپاس بۆ دەرفەتە سپاس بۆ کۆی زانێنەکانت سپاس بۆ زانەکان بەڵام من دەمێ ئاماژە بۆ بکەم کە نووسینگەی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە خێزان لە کفری بۆتە ناوەندێک بۆ چارەسەرکردنی بەشێک لە کێشەکان لە هەمان کاتیشدا بەپێی ئەو ئامارانەی کە لایەنە باری دارایی هۆکاری سەرەکیە بۆ دروستبوونی بەشێکی زۆری کێشەکان بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە بەزوترین کات دەست کات بە دابەشکردنی موچە دەست بکات بە دابەشکردنی موچەی ماگانە بە شێوەیەکی بەرنامە ڕێژاو لەبەرەوەی جگەلەوەی دوورکەوتنەوەی خێزانەکان لە هەمان کاتژە گیرفانەکان بەتاڵە لەگەڵ هاتنی وەرزستان خەڵک زیاتر پێویستی بە دابینکردنی بواری داراییە من ئەمە کۆی زانیاریەکان بوو دەگەڕێ مستۆدیی کەناڵی گەلی کوردستان. سپاس بۆ هاوکارمان حەیدەر ئەحمەد و میوانەکەت کا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە کفریەوە لەگەڵمانە بوونی چەک لەو بابەتانەی دیکە کە ئەمڕۆ راپۆرتێکمان لەسەر ئامادە کردووە لە هەورامان ناوچەیەکی سەختە. هاوکارمان ئەحمەد ئیسماعیل راپۆرتێکی بۆ ئامادە کردووی بزانین خۆڵ و خاشاک لەوێ چۆن کۆ دەگرێتەوە. زیاتر لە 10 ساڵە ئەم وڵاخانەی هەیە هەمویان بوون بە ژینگە پارێز بەیەکەوە کار دەکەن و هەر بەیەکەوەش شووەردەگرن سەرکل عەزەت خاوەنی وڵاخەکانە ئەسپێک و 3 هێستری ژینگە پارێزی هەیە وڵایی من تقریبی 12 ساڵ لەم کۆمپانیا و لە شارەوانی ژەکەم
ئەم وڵاخانەش ئەمە تەمەنی 9 ساڵە ئەوەش ئەوەی دو 14 ساڵە هەمە ئەمە 16 ساڵە ئەبری هەموو بەیانە سعات 6 لە ماڵەوە دەرەچین و بەم کۆڵانانە ئەم خۆڵ و خۆشاکە پاکەینەوە تا ئاگاتە دەوریدا دە 11 نیوەڕۆ دە 11 نیوەڕۆ وڵاکانە بینەوە بۆ شوێنی خۆیان ئیستراحەت دەکەن تا سعات 1 سعات 1 ئەگەڕێن تا سعات 2 و دەوامان تەواو بێ و ئەڕێنەوە. کوچە و کۆڵانە تەنگەبەرەکانی تەوێڵە لەلایەن ئەم ژینگە پارێزارانەوە کاری پاک و خەیانی بۆ دەکرێت. چونکە ڕێگای ئۆتۆمبیلی نییە و هەر لە دێر زەمانەوە بەم جۆرە پاکراوەتەوە. کرێی مانگانەی ئەم وڵاخانە بۆ هەریەکێکیان 100,000 دینارە. کرێ ئەمانە بڵێن هی خۆمان 300,000 ئەم وڵاخانەش هەردانێ 100,000 چوار وڵاق لە تەوێڵەی ژەکە 400,000. ڕۆژانە نزیکەی 8 سەعات کار دەکەن و هەر وڵاخێک 70 کیلۆ خۆڵ و خاشاک هەڵدەگرێت. 700 تۆن خۆڵ و خاشاکی ڕۆژانەی شارۆچکەی تەوێڵە کۆ دەکرێتەوە. لەو ژمارەیە ئەم وڵاخانە نزیکەی 250 کیلۆی ڕۆژانیان بەردەکرێت. ڕۆژانە ئەو شوێنانەی کە کەپس و ئامێریان ناگاتێت لە ڕێی وڵاخەوە ئەوان کۆیەکەنەوە و ئێمەش بەپێی پێویست چاودێریانەکەین. هێندە هاتوچۆیان کردووە شارەزا بوون. دوای ڕۆژێکی دوو درێژ لە ماندوێتی لە پاکردنەوەی خۆڵ و خاشاکی کۆڵانە بەرز و سەختەکانی شارچکەی تێوەڵە هەرێک لەم وڵاخانە خۆیان دەچنەوە بۆ شوێنەکانیان. ئەحمەد ئیسماعیل گەلی کوردستان شارچکەی تەوێڵەی هەورامانی سەر بە پارێزگایی هەڵەبجە. لە پێناو پاراستنی تەندروستی خۆت و خێزان و هاوڵاتیان با هەمومان پابەندی ڕێنماییەکانی خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا بین. فەرمانگەی میدیا و زانیاری حکوومەتی هەرێمی کوردستان. بەتاتەوەری بەرنامەکەمان باس لە سیستمی خۆراکی دەکەین هەروەها بابەتێک هەیە کە هاوکارانم دیارە لەبەرەوەی کە کاتەکەمان کەم ماوەتەوە میوانەکانیشمان هاتوون بەس لەبەرەوەی بابەتێکی گرنگە لەسەر شێوازی ڕێجیمکردن کە هەندێک شێوازی هەڵا هەیەەوە ماڵی تەندروست کۆمەڵێک چالاکی زۆریان هەیە کە شار و شارۆچکە جیاوازەکانی باشووری کوردستان گەڕاون. ئەم بابەتانە بابەتێکی زۆر هەڵەگرێت بەڵام میوانەکان خۆیان گرەی لای خۆیانە میوانەکانمان درەنگ هاتن لەبەرەوە نامانەوێ مەش کاتەکە بابەتەکە بە شێوازێک تێپەڕێنین کە تەنها پەلەپەلێکی پێوە دیار بێت. ئەوە وڵەتمان لە خۆیان وەرگرتووە سبەی ئینشەڵڵا هەر لە بەرنامەی ئەمڕۆ دیسان بەردەوامە بن لەگەڵمانە دیسان میوانەکان ئەرک دەکێشن و دێنەوە بۆ ئێرە بە وردەکاری باسی و بابەتانە دەکەن کە ئەو هەڵەباوانەی کە بۆ نمونە لە شێوازی سیستمی کیتۆ کە بەکار دەێنرێت کە ئێستا زۆر باوە گرفتێکی زۆری بۆ خەڵک دروست کردووە هەندێک شێوازی دیکەی لە قەدەغەکردنی هەندێک جۆر لە خۆراک و شەربەتخۆری و بەکارهێنانی حەبوو دەرمان بۆ ئەوە کەسانی کە ڕێجیم دەکەن دەڵێنەوە سیستمێکی زۆر هەڵەیە. ئەمە هەر ماڵی تەندروستیان دروست کردووە پەیجێکە لە فەیسبوک دانەوێت ڕێنماییەکان بگێنە هەموو لایەک کە بە شێوازێکی تەندروست ژیان بەسەر ببەن. دەڵێن باشترین سیستەم بۆ ڕێجیمکردن سیستەمی کالۆریە بۆی بزانی چەند کالۆری دەخۆیت و لە بەرامبەرە چەند وەرزش دەکەی و چەند لەو کالۆریانە سەرف دەکەی. ئەمە سبەی نێوردەکاریەکانتان پێ دەڵێن لەبەرەوەی ئێستاوەکو گوتم کاتەکە کەمە و ئێمە نامانەوێت بابەتەکە تەنها پڕکردنەوەی کات بێت دەمانوێت زۆرترین ڕێنمایی و باشترین ڕێنمایی بگاتە بینەرەکانمان میوانەکانمان بەوردی باس لەم سیستەمانە دەکەن و
زیاتر پشت بە ڕاهێنەرەکانیش دەبەستن ئەمان ڕای کۆمەڵێک ڕاهێنەریان هەیە لە سنتەرەکانی لە جوانی یان لە هۆڵە وەرشیەکان شار و شارۆچکە جیاوازەکان گەڕاون و خولیان بۆوان کردوێتەوە بۆ چەند ڕۆژێکیش لە چەند شارێک گەڕاون بەرنامەیان هەیە بچن بۆ چەند شوێنێکی دیکەش ئەمە سبەی بە وردەکاری قسەی لەسەر دەکەین. بابەتێکمان هەیە یەکێک لەو بورگانەی کە ڕۆژانە دەخینە ڕوو لە ناو بەنامەی ئەمڕۆی کەناڵی گەلی کوردستان بابەتی دەستڕنگجینی خانمانە ئیشی دەستی بابینەریەوە بین. سڵاتان لێبێ بەیانیتان باش لە بەرنامەی دەستڕەنگینی ئەمڕۆمانە حەزەکەم نەخشێکتان لەگەڵا بەش بکەم و لەگەڵتانە دروستی بکەم کە ئەتوانی بۆ سەر ساڵتەکەوە یاخود کۆڵوانە بەکاری بێنیت بۆ ئەم نەخشەش پێویستمان بە دوو جۆر پولەکە ئەبێت دوو حەجمی جیاواز بن زۆر باشترە تاوەکو هەردوو ڕەنگەکە دیار بێ لەسەر ئیشەکە و پێویستمان بە دەرزی و بەکرە ئەبێت بۆ دانانی پولەکەکان و ئەم پارچەیە پێڵێن قەسناخ من بەکارم هێناوە تا قماشەکە لول نەبێ و نەخشەکە جوانتر دەرچێت لەسەری قماشەکە ڕێک و پێکە بێ و بۆ ئیشکردن ئاسانترە بێ. ئێستا پێویستمان بە دوو جۆر پولەکە بێت بەم شێوەیە بەکارهێنین بەڵام چونکە ئەم قماشە توولە ئیشکردن لەسەری تۆزێک زەحمەترە پێویستە زۆر بەوریاییەوە ئیشی لەسەرکەی. سەرەتا پولەکە بەم شێوازەدا ئەنین بەڵام پێویستە پولەکەکان لە کاتێکا کە ئەیکەیت بە قماشەکەوە لەسەر یەک ڕیز بن لەبەرەوەی نەخشەکە و جوان و ڕێکوپێک دەرچێت ئەگەر هەر یەکە و لەلایەکە و پێوەی بکەیت نەخشەکە و لار دەرئەچێ و جوانێکی خۆی لە دەست ئایا نەخشێکی یاخود ئیشێکی زۆر شێوە و شل دەرئەچێت. بەم شێوەیە هەردوو پولەکەکە بەکارەهێنین. ئەتوانی بەیەک پولەکەش ئەم ئیشە بکەیت بەڵام کاتێک کە دوو پولەکە بەکارەهێنی لە کاتی سیرکردنی نەخشەکەیە دوو ڕەنگ ئەبەخشێت وەکو وایە یان ئێوە هەر جۆرێک یاخود ڕەنگێکی پولەکە پێتان خۆشە ئەتوانن بەکاری بێنم ئێستا دوو جۆر پولەکەم بەکارهێناوە و ئەم قەسناغە بۆ ئەوەیە تاکو لە کاتی ئیشکردنە قماشەکە لول نەبێ و چنینەکە چرچ و ناشرین نەبێ. ئێوەش هەر کاتێک بۆ نمونە ئەم نەخشە تەواو ئەکەن ئەتوانی لی بکەیتەوە و لە شوێنی نەخشێکی ترا دای بنیتەوە. من ئێستا ئەم چنینە لەسەر کۆڵواناکەم بۆیە ئەم جۆرە قماشە توولی پێ ئەڵێن ئەم جۆرە قماشەم بەکارهێناوە و ئەم چنینە من کردومە ئەم شێوازەم هەڵبژاردووە. ئێوە هەر شێوازێکی تر گۆڵ پەپولە ئەستێرە هەر شێوازێکی ترتان پێ خۆشە ئەتوانن بەکاری بێن و جلەکانتانی پێ بڕازێننەوە. من بەم شێوازە ئیچنم و بەردەوامە بم تاوەکو ئەم نەخشەم تەواو ئەبێت. ئەمە شێوەی کۆتایی نەخشەکەمە تەواو بۆ بەم شێوازە دەرچووە و کاتێک تەواو بن ئەتوانن ئەم پارچەیە لێ بکەنەوە کە پێویستان نەما. بەم شێوازە بەکارهێنانی زۆر ئاسانە و ئیشەکەشە بۆ ئاسان ئەکا و ئیشێکی جوانتر دەرئەچێ بەدەستەوە. بەم شێوەیە ئەمە شێوەی کۆتایی نەخشەکەمە بە هیوان بەدڵتان بوو بێ و پێشتر من چەندانەیەکم دروست کردووە بە نەخشی جیاوازتر و هیوادارم سوودتان لێ بینی بێ و لە ماڵەکانتان دووبارەی بکەنەوە.
سوپاس تاوەکو ئێستا بینەرمان بوویت سوپاس بۆ هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەرنامە ئەمڕۆمان پێشکەشکردن تاوەکو سبەینە ساعت 8:30 بە یەک دەگەینەوە یەکێک لە تەوەرەکانمان کۆمباسی سیستمی خۆراکی و چۆنەتی ڕێجیمکردن دەکرد شێوازە تەندروست و دروستەکەی باز دەکەین سبەینە لا بەرنامە ئەمڕۆ تاو کات خواتان لەگەڵ و هەر شاد.